والرزو حرمة الرأي وعزيز ماويك لخدمتانيم دورة برنامج ويدوي لسرگريمن و باوتيل تازة وباي درفت وباي مجال كما خدمتان وباوتيل تازة يا وبنيلي که بتوانیم من شکاری بکنیم ایجاره وقت و باسک لسر نیسراویک برد فهمی کاکی همه خدمتان نیسراویک لجر نو یا عنوان یا تیتر دروازه بو ناسینی آیین یارسان که گواری شنوی شماره 3 بڵاوە وەداخوا کاکەیەکان توش کاکەیەکان باشوور توش سەلەلی شیویایی توشیکی بۆهرانێکی هویەتی بینەس بەشێکێلیان خۆیان وە کاکەی و ئیسلام ناسن بەشێکتریان وە خاترەوەی کە لو وەزیەتە دەرواز بوون وە خاترەوەی کە وەگەر ئیسلامە پێ ناسنەکەیان تیان ئاین یارستان خۆیان وە ئیسلام وە پەیرەو ئاین یارستان ناسن کە کارێک فرە خراوترە لەوەی کە لەو بەشێکە چوت خۆی وە ئیسلام ناسن چون یارستان ئاین نییە یارستان من بەرزوو ئەحمەدی زیاتر لە 20 ساڵ وەرجێریە لە ڕوانگەی هویەتیوە هینێکردم ئێتبار دامە پێ ویسراوەکان هەست هەموو شتێک هەست وەکو وشە یا وەکو ئەوەی کە هاوناو ئاشاق یا کاکەی یا ئەلیۆلاهی یا ئەو ناوەکان تر حەق پەرست ئالحەقیقەتوانە چوتەکە لە چەند سەرچاوە وەکو ئیوانۆف وەکو دکتۆر وەکو نورعەلی ئەلاهی وەکو دکتۆر بورەکەی وەکو کەسێک چەند سەرچاوەیەک یارستان جوور هاونە و کاکەی ئەححەق ئەلیۆلاهی و ئەو ناوەکان تر کە لەی 300 ساڵ ئاخرە لەسەر مەجموعەی گروو نەتەنیا یەک گروو مەجموعەی گروو پرش و بڵاو لەسەر زەویکی لەسەر خاکێک کە ئیمڕۆژ وەناو ئیران وەناو عێراق ناسێت وەناو تورکیە ناسێت یانە لە ناو وڵاتێ لە پرش و بڵاو بینەست کە هە لە سەرەتاوە وە ئالحەق ئەلیۆلاهی شەیتان پەرست نەزان چراغ تەپان ئالحەقیقەت حەقیقەت پەرست حەق پەرست تەریقەت حەق تەریقەت حەقیقەت وە دەیان ناو ڕای کێسەکار منتای ئەوەیەکی ئیمە لە ڕای جیاوەکردن لە بوارە هویەتی و لە بوار ناسنامەی وە ڕای جیاوەکردن خۆمان لە ئەو تاریخە لە ئەو ناسنامە لە ئەو هەموو حەجویات و هەڵەج بەڵەج لەژێر ئەو ناوە لە وشە خۆمان جیاوە بکەین وە لەژێر ئین ناو یارستان شارستان یەک یارستان وە کومەلگای یارستان یانە مەفهومێک بین کە من ڕایجیان کردمە یەکشتی نووسراوە هەست و لە سایت یارستانە یانە وڵاوە بین وردە وردە مردم وەگەرکی مەفهومە لە ئاشنا بین وە تایوەت وەگەر توانین تازەی کە من لە بوار هویەتیوە لە میژوو ناسنامەیە کوردان لە ناو نووسراوە لە گورانەکان لە ناو نووسراوە لە کەڵامی گورانەکان دەرهەوت و تماشای سەرچۆوەکان کاکەیەکانکەی ئەزیزێرە لە ساڵگەل 2002 وەیلاوە وەداخوا یارستان لە هینەکاریجە بدون ئەوەی بزانن چوو یارستان کەفتە سەر زووان چینەسن کردنەسن ناو ئاین خۆیان لەلایەن بەڕێزێ لە هەردەوەی کاکەی لەلایەن هاشم کاکەی لەلایەن هەورامی فای قەورامی لەلایەن بەڕێز ئەیوب ڕوستەم و چەند
سەرچاوەی تر هەورنە لە ساڵ 2002 مامۆستا فەڵاکەتین کاکەی و ئیانە هەوردنی یارسان و جوور ئاین نانسە شون کاکەی و کارێکی فرەفرە ناجوورکردنەوە یە بوار و یە باسەڵە کارێکی لە ڕاستیە فرە قەیر ئەخلاقیە و قەیر سوولیە کە تۆ باید بدونەوەی کە بزانیتن ئی مەفهومە لە کی وە کارێ بردێسی کی وە کارێ بردێسە ئەڕا وە کارێ بردێسە باید تۆ بکەیتە ناو ڕادین خۆت یان ناسنامە خۆت و یە کارێکی درست نییە ئی کارەکردنەسە و یە زەرەرمەند بوتن ڕاگشت لای و تایوەت کاکەیەک کە ئەوان لە بوار ئاینی و یا لە بوار دینی و ڕایەنمەومەکە ناوێک داشتون و ئیمە لە بوار فکری فەلسەفی وە ئی خوانینەوەی تازە کردیمە و هیچ شتێک لە ئی بوارە لەی مەدان ئیمە پیرۆز نییە هەموو شتێک توانێت بخرێتە ژێر رەخنە هەموو شتێک توانێت تازەوە بکرێت و بنەماکان ئارگومنتەکان سەنەدەکان دوارە بخرێنوە ژێر تیشک ڕوشنایی و تیشک رەخنە و خوانین تازە لێلیان بکرێت و هەڵاکان ڕاستەوە بکرێت و یا یەک خوانینێکی تازە لە ئەو بەڵگەیە لە بکرێت و یەسەکە وەسڵای کاکەیە نییە بتوان یارسان بکەنە ناو ئاین خۆیان چونکە هیچ شتێکە وە پیرۆز نامینێتن و بوارەکەیش لە ئیمە تەنگ بکەن و ئەنەرژی گشتمانیش لە کیس شوتن توانایی و دەرفەت گشتمانی لە کیس شوتن من زیاتر لە یە وەخت ئەزیزێت ناگرم و ئی کورتە دەستپێکە چیم بابەتەکەی بەڕێزفانی کاکەی وازکەی من بزانی من تواسیە چەبیشە چە زانستیە و بەڵگەکانی چەس و چەندێک توانایی داشتێسن لەسەر ئەو بنەماڵێن واسە بەناو وە قسەکە خۆی ئاینە و چەندێک خوێنەران توانن لە باوەتەکەی دەوڵەمەند بوو ئەسەن ئایا ئی باوەت بەڕێزفانی کاکەیە شتێکی تازە هاتێ یا هەچێسن مەسەن ڕوونویست ئەو قسە و باس پوو نەکردێسن یا ئەو قسە و باسەکە کەسانێک تر کردنەسێ و یەی چێت دوارە ڕوونویستی کرد ئەزیزێت هەر ئەو جوورەی کە دیارە لێرە دەواازەیەک بۆ ناسینی ئاینی یارسان فامی کاکەی کە لە ژمارەی لە گوڤاری شوێنەرێ ساڵی یەکەم ژمارە سوێم زستانی 2021 زاینی وڵاوە بیێسە یا چاپ کردیا توزێکی فەرما گەورەوەکە ئێستا چین یەجاری هەر لە پیشەکێ دەستوە پێکەی من کە لێرە بەڕێز فامی کاکەی چەکردەست فەلسەفە و مێژوو ئاین یارسان وەکو زۆربەی ئاینە باتنیەکان دیکە زۆر هەموومژاویە خۆ ئەم بەڕێزە بۆ حەد لە ئەم سەرەتاوە بێ بەڵگە چەندین ئەدعایەت پیشکەش کردووە خۆ فەلسەفە و مێژووی ئاین یارسان وەکو زۆربەی ئاینەت باتنیەکان ئاین باتنی چییە مەسەڵەن خۆ تو بەڵگەت چییە کە ئەم ئاینە باتنی ئەتۆ هەرمە چەندین مەفهومت بردووەسە کار فەلسەفە مێژوو ئاین یارسان ئەمانە هەمووی دەبێت تۆ تعریفی لێ بکەی کە بە کام مانێ ئەبێتێ کار وە بەڵگەت چییە کە بتوانیتن ئەم ئەدعاچە بکەیتن پشتڕاست بکەیتەوە خۆ بۆچی باتنیە خۆ ئەمە لە ئەم سەرەتاوە چی دەستپێکەکە بە ناڕوشنی دەستپێکە بە ئایەرەکان مەفهومێکی نییە کە بۆی کە منزورەکەی مەبەستەکەی خۆی بڕەستێت خۆ ئێستا چاکە دەسن ئەم فەلسەفە و مێژووە لە لایەکەوە ئەم فەلسەفە و مێژووە تەواوی نووسراوەکانی بەنهێنەی پارێزراون وەڕێ و ڕسمەکانی بەنهێنی ئەنجام دەدرێن و لە لایەکی دیکەوە یارسان ئاینێکی تەبشیری نییە واتە بە دوای ئەندامانی نوێدا ناگەڕێت
خۆ ئەمە درویەکی بەتەواوە ئەمە درویەکی تەواوە ئەمە هیچ لە ناو کاکەیەکان یارە لە بەنهێنی جەمو شتەکانیانە نەن ئەوە من ئاگادارم تای لە ڕوژهەڵات هەمووی ئاشکرا بووە کەساتێتن هامشوو کردە خەبەردارن لە بەسڕا پەرستشگا و شتەکانە خەبەردارن لە جەمخانەکانان بە خەبەردارن هەموو بەینەکان فیلم بەرداری بووە هەتا لە ئەم سەردەم جمهوری ئیسلامیە خۆ لەلایەن مێدیاکان یەکێتیوە چەندین هینیان هین کردوسن چەندین جێشنی خاوەن کاروانە فیلم بەرداری کردووە لە باشوور بڵاوە بیێسن نهێنی چی و کەشکی و فیلم چێمە خۆ ئەمە نووسراوەکانیان نهێنی نەویست نووسراوەکان تا 1670 ساڵ لێوە 1855 کرد بوو بینەوە تسە ناو منتەقەکە نووسراوەکان تەنیا لە ناو گورانەکان بینست و هەفتوانەکان سەیدەکان لەلێ ئاگادار نەوینست نهێنی ڕا ئەوان بیە متای گورانەکان خۆیان لە ناو خۆیان ئوستاد شاگردی یا پیرتاڵوی یا هەر ئەو ماستەر لێرنەر ئەمە وەکو هینێکی چرخەیەکی ئەم زانیاریە لەناو نەسڵەکانە نەسڵ و نەسڵ هاتووە من تا ئەوەی کە تو لە لای کریچوە کە ئەمە هین نییە تەبشیری نییە تۆ لە خۆتۆ مەسەڵەن هەر لە سەردەم ساک و ئاساویەکەی لە سەردەم سەدەی هەفتم-و دەورەی سوڵتان ساک بۆ تۆ لەوەرە هەفت سەید هەڵا هەر بە خانەدانی بناسیێت کە هەفت ڕێکخراوە بوون تۆ ئێستا 11 هەست 12 هەست ئەی چوون نهێنی بوو تەبشیری بوو ئەسڵا ئەندامی تازەینێک بۆ ئەی چوون زیاوت کردووە ئەی چوون مەسەڵەن هەر لە ناو کوردەکان بۆ ئێستا تو تورک و فارس و عەرەب و هەمووی بۆسە ئالە یا یەک هەمووی نە زۆر گروپەکانیان هەست ئەچون تۆ یەژی لە هەندوستانە پەیرەوی هەست نازان لە پاکستان هەست لە ئەفغانستان هەست هە بە ویڵێک بدون بەڵگە ئەمە بۆ کەسی کە لێ کوڵینەوە ئەکات ئەشێ مەقسەد هەدەف ئەوە بێتە کە ئەم ئەدعانە بە بەڵگە بسەم کە میژوو چییە فەلسەفە چییە ئاین چییە کە ئەم ناوە بەیتێکار چییە باتنی چییە بعد ئەمە تەبشیریە بۆ تەبشیریە چۆن تەبشیری بووەسن خۆ ئەمە تەبشیری بووە ئەمە چۆن زیاوی کردووەسن ئەم گرۆپە ئەمە لەم بینە هەڵەس تێگەیشتنی بەڕێزن و سەر خراپە کە ئەمە تەنیا قسەس ئەمە لێ کوڵینەوە نییە خۆ ئەمە هەرەوە ئەوەی کە لە دایک و باوکێکی یارسانی بیتن با دوایی سەر سفرتە بین کە تێتە سەر ئەم ڕێبازیانە ئەسڵەن ئەمە خۆی ئەم سەر سفرتە بینە خو بەڵگە چییە سەر سفرتە لەورە بەیاو بەس کرە سەر سفرتە بمدە لێ بارە ئاینیوە ئەخ کی بەڵکەت کۆ کەسەی حەقی هەست کە سەر سفرتەگی بکات بە پێی کام مەبنا بۆ کام شەرت ئەسەن ئەو دوعا ئەخوانێتی کی سڵاحیەتت پێداوە ئێتباری کییە کی وتووە ئەسەن مەراسمێکی نەزر سەرسپاری مەسەبی لە سەردەم لە کام سەردەمە ئەنجام بردووەسن لە سەردەم سولتان ساک و بگرێ هەتا پیشوتر کە دوایی دەچینە سەرێ کە یەجێتن لە سەدەی دووەم پوچیوە یارسان بوونێ بووە ئاین بووە تۆ ئێستا چیەکە هین نەکریاس ئەمە لەبەر ئەم نهێنی بوونە چیان نەکردوەسن لێ کوڵینەوەیان نەکردو کەسێکی تر لە دەرەوەی کە لێ کوڵینەوە کردوەسن چا زانستی نییە نەیانتوانێت بەڵگەیەکی لێ کوڵینەیەکی زانستی لەسەر بکە بۆ بەڕێزەکەی من ئەجنابەت ئەمە وەکو لێ کوڵینەوەیکی زانستی خۆ جنابەت خەریکی ئەمەتە نووسە ئەمە چون و لێ کوڵینەیەکی زانستیە کە جنابەت
نازانیت لەسەر چییە ئەمە لەسەر ئەم بابەتە یارسان چی ئەسڵ خۆتان ناوی ئاینی بوو ئەبیتە کار خۆت تا دوێنی کاکەی بوویت حاڵا ئەم ئاڵە و گوڕە ناوگوڕەکیە بوو بۆ پێویستە بۆ زەرورەتی هەست بەڵگە چییە کە ئەمە لە قۆناخی کاکەی و ئەچیت بۆ یارسە خۆ ئەمە ئیسا بەڕێزە گەرەکێکی بکە من هەوڵ دەدەم لەم گوتارە سادەیەدا بە پێ تواناوە بە پشتبەستن بە سرودە ئاینیەکان دەواازەیەک بەڕووی ئەم ئاینە بکەمەوە بۆ کەسانی کە خۆم وای بۆ دەچم دەیانەوێت هێڵە گشتیەکان وە بنەما سەرەکیەکانی ئەم ئاینە بزان هەڵا دوایی چینە سەری کە ئەم بەڕێزە نەخۆی چی نە هێڵە گشتیەکانی لێ ئەزانێتن و نە هینەکانی بنەما سەرەکیەکانی چی هیچی لێ نازانێتن ئەخ وەختە بەڕێزن تو خۆت هیچی حاڵی نەبوویت خەریکی چی بۆ خوێنەر ئەنووسی بۆیە گوتارەکە بە شیوەیەکی سادە دەبێت وە دید و بووچوونی خەڵکتر لە مۆپیست لە سەنام ئاینە نووسراون هەندە ناخەمە بەر تیشکێ لێ کۆڵینەوە خۆ بەڕێز هەدەف ئەوەسە تۆ سەرچاوەکان بخیتە ژێر ڕخنە بە چاوێکی ڕخنەگرانەوە سەرچاوەکان لێ کۆڵینەوە لێ پێ بزانیت تۆ چ سەرچاوەیەک درستە چ سەرچاوەیەک نادرستە بە خوێنەر بیناسی ئەدی هەب تۆ ڕوو نووس بکەیتن لێ کۆڵ مشکلەیەکی کە من ئەو نووسراوێل بەڕێز نامی هەورامی و ئەیوب ڕوستەم و ئەردەویل کاکەی و ئەو بەڕێزانێکتر باشوورە خوێندومە هەمووی ڕوونوویسە هەمووی هەرە ئەو قسە و باسی نزیکە 100 ساڵە هەر تکرار بوو لەلایەن ئیوانوف و حاج نعمەتوڵا جێهون ئاباتیوە دەست پێ کرد و هەتا ئێمەش لەوە بەرچی بۆ لەوە بەر هەمووی ئەلیۆلاهی و تەنیا بنەمای ئەسلی ئاینەکە ئەوە بۆسە کە ئەلیان پەرسی وەسن و ئەلیان بەخوا زانیوە یان نەزانیوە یا هەر لە دەور ئەوەی کە چۆن ئێتقادیان بە حلول ڕوو بووە ئەلولزاد بۆ چیم ئەوە ئەو چوارچوە هینێت بۆ سوور خوارد بس خۆ ئەمە ناوەڕوو کەکێ ئاینی یاسەنجیەکە لەوەی کە ئاینێکی یەکتاپەرستیە تو لەورە یەژی باتنیە لێرە یەکتاپەرستیە خۆ فەرقی بین باتنی و یەکتاپەرستی چییە مەسەڵەن وەک لە پیشەکێکە ئاماژە بکەت هەبشیری نییە بە نهێنی پارێزراوە بە نهێنی لە کەیوە پارێزراوە خۆ هەروە دەتوانین بڵین کە پەیامبەرێکی نییە بە شێوەی زاهری خۆ بەڕێزگیان تو نەگەیشتویتە بۆ پەیامبەری نییە بۆ ئەوەی کە ئەمە هەموو چتێک لە سەرتاوە دەست پێکە هەر دەوری دیاریەکە لە سەرتاوە زاناکان دادەنیشن بە هاودڵی هامسەریەکەن بە هامسەری چەکەن پلان داڕێشێنن بۆچی بۆ بە هامگامی ئەو پلانە جێبەجێەکەن بۆچی بۆ هاملی بۆ یەکێتی نەتەوەیی ئەر بتوانین ئەوە بووینەکە بۆی یەکێتی گشتی ئەو مەجموعە ئینسانە کە بەشداری یاری لە ئەو سەردەمە بن هەستی پەیغەمبەرەکەی ئەوە نییە ئەم سیستم ئەوەی کە ئەلا یا یەحوە یا گات پەیغەمبەر هەنێرێت بۆ ناو خەڵک گومڕا بێنە سەر سەراتە المستەقیم کە ئەمە سیستمی جیاوازە ئەمە فکری فەلسەفیە مەذهبی نییە بۆیە ئەم چەرخێ باسڵە خۆدا پەیغەمبەرە لێرە ناتوانانی بنەمای بۆ دروستکە یا یەک ئەسن لەسەری قسە ئەسن یەکتاپەرستی یانی چە مەسەڵە تۆ یەهودیەتە قسەکەی لە جووە قسەکەی یەکتاپەرستیانی یەحوا وەکو تاکە خوای دەپەرستی لە مەسیحیەت بەسڵا گاد یا ئیسا مەسی ئەڵا بگزەین لەوەی کرد لەو سڵسیا کرد ڕوح القودس و بەزم و ڕسم بوونە خۆ لە فەرزکەین زەرتشتێتە ئەوران مەزدا تاکە خوایکە لە ئیسلامە ئەللا متای لە چی بە یەکتا ئەزانیت
خۆ لەلایەن ئیزت نێدرا ئەسن ئیزەتەکە کییە بتە پێغەمبەر بنێ خۆ ئێستا چیەکەکە ئەم نەزانینە واهینەکە کە مەولا یانێ خودێ خۆی دێتە سەر زەوی و هەنگین یارانیشی لەگەڵدایە خۆ بەڕێزم ئەم کوچکوچانە خو بەڵگە چییە بووی هەموو سەر چاوەکان هەر ئەمەیانە باس کردم سەر چاوە چییە چۆن ئەم خودێتتن خۆ تۆ لە عرفانە کابرای ریاضەتێکیشت لە عرفان یەهودیەتە لە عرفان ئیسلامە لە هەموو هینەکان هندوسیەکان کابرا ریاضەتێکیشت لە عرفان شیعە وەسەڵا لە سوفیگەریشیە ریاضەتێکیشت قوناخ بە قوناخ حاڵەت بە حاڵەت پرۆسەی تەیەکە وەکو مەلا سەدرە ئەسفار الئەربعە تەوزیع داوەسن کە ئەمە حاڵەت بارە تا ئەشید بەگ ئەگەیتە پلەی مشتری ئەگەیتە پلەیکە تۆ بەسڵا ئەبێتە ئەنا الحەق خۆ لێرە چیە قومێت لێرە چۆن تێتن ئەم بەڕێز خودی چۆن تێتە سەر زەوی ئەم کەسێلێکی لەگەڵێتیان کامانن خۆ تۆ بێژیتن ئەمانە کە لە باتن وتیان لە قەیب وتیان لە ئاسمانوتیان ئەگەر ماموریەتیکی بە ئەسڵاب مەذهبیان هەست ئەی بۆ لە سەرتاوە دەست پێکەن و بە گفتوگو دەست پێکەن و کە بزانێکی لە کام بوارە توانایی باشترەکە لەو بوارە ئەرکەکان بواتە پیشەوە خۆ ئەسن تو وەختی گێژی خودی تێتە سەرزەوی تێتە بەسڵا لە مرۆڤە خۆی هینەکە خۆی دەبینێتەوە ئەچی تو نووسراوت بۆ ئەمە بێت کە قوناق قوناق شوێت لە کام کاتەتێ بەسڵن لە ئیسلامە یا لە ئەدیان ئیبراهیم و تۆرکولی کە وا خەڵک گومڕا بێ زوڵم و زۆرە بێت ئەو مۆقع خوار ڕەحم بێت ڕەحمەکات بە خەڵکەکە کە پێغەمبەرێکیان بۆ بەنێرێتن بۆ هینکردن بۆ کوتایی هاتن بە زۆرم و زۆر خەڵکەکە هین بکەن خەڵکەکە بخەنە سەر ڕێگای ڕاستیە سرات المستەقیم ئەخۆ تۆ لێرە نووسراوەیەکت هەست لێ کاتێکە ئەم خودێتت بۆتێ چۆنتێت ئەو قوناخەلێکە خۆی لە مرۆڤە نیشانەدا چییە ئەتو خۆنەوەکەی هاجنێ مەتەڵە جیهون ئابادی و کوڕەکەی نورانیە لای هاوردوتانە سەردومت بڕیوە ئەم ئالحەق و کاکەیەکان بۆ بخوایان کەڵکی لێوارێک بێ ئەوەی بزانن چۆن کەڵکی لێوارێک بێ ئەوەی کە ئەسەن هینی بێ ڕەتی بێ بە ڕەفتاریانەوە ئەتۆ نە بەسڵا گوناوسوا وەڕەتی ئەمە چۆن دەتوانی ئەمە وەکو ئاین پێناسەتی بێ ئەوەی بزانیتن گوناوسواوەکەی چییە دەسوور ئەمەڵەکەی چییە چۆن ئەم بەڕێزخوایە تێتە سەر خۆ لە مرۆڤ خۆی لە خۆیدا چە گیانەوەرێکی بەگومانە بۆ ئەوەی باوەڕ بە شتەکان بکات پێویستی بە بەڵگەی بینراو هەیە تەنانەت پێویستی بەوەش هەیە جار جار خۆدا لە شیوەی مرۆڤ خۆی پیشان بدات و بەڕێزەکەم تو بەڵگەت کووە چۆن خۆی پیشانەدا خۆ ئەم خودیە چوو بەڵگە بە مرۆڤ نیشانەدا خۆ تۆ مرۆڤ پێناست بۆ مرۆڤ لە ئەم مەکتەبە چییە بەڵکەت چییە کە مرۆڤ بە گیانەوەرێکی بە گومانەوە دەناسێت مرۆڤ لە جەهانبینی فکری فەلسەفی کوردان یا ئەوەی من زووتر لێژێ ناو شارستانیەت یارستان یا تەمەدن یارستان قسە و باسی لێکرد مرۆڤ لێرە ئینسانێکی تاوجرە ئینسانێکە کە بە بنەماوەیە لێکۆتێتی دنیا تێتە ناو کۆمەلگایەک بەکانی کەرەمەوە تێتە ناو دنیایەک لە کۆمەلگات تێتە دنیایەک کە لە هەموو لای کۆکان کەرەمی هەست هەر لێ سروشت و بووێت تا کۆمەلگاکە تا بنەماڵەکە تا ئەو شوونێک ئەم
مرۆڤە تێتە دنیا ئەمانە هەمووی کانی کەرەمە ئەمە بە کانی کەرەم چاوی لێکە و ئەم مرۆڤە وەکو کانی کەرەمێک چاوی لێکردێتن کە ئەم مرۆڤە بتوانێت لە ئەم کان کەرەمەدا بتوانێت بێتە ساحب کەرەم خاوەنی کەرەم کە بتوانێت ئەم کەرەم بکە خزمەت بە کومەلگاکەی خزمەت وە مرۆڤە هاو مرۆڤەکانی خۆ وەختی ئەچێتە پای خزمەت ئەبێتە خاوەنکار وەختی ئەرکێکی بە ئەوە کرد لە جەمێکە لە دیوانێکە ئەم کەسە ئەبێتە خاوەنکار لە ئەو هینەی خۆیە لەو پوستەی خۆی لەو مەنسەبەی خۆیە ئەمە دە سەرەتاوە ئەشی بتوانیتن ئەمە هین بکەیتن ئەمە بناسی کە بتوانی ئەم جیهان بینێ بناسی یاخە تۆ هەرمە بنەمەکان بۆ خۆت ڕوشنیە بەڕێزە ئەمە تەنیا بەڕێز فەهمی کاکەینی هەموو نووسەرەکان وایان کردوسن من چەندین کتێب لە بەڕێز ئەردەویل کاکەیم خواندووەسنکێکی لە سەر چاوەکان بەڕێز فەهمی کاکەیە کرد هەر چیرۆک نووسینی کردوسن ئەو پەیامی کاکەی هەر چیرۆکە چیرۆک شتێکی زانستی مایەی زانیاریتبێن نییە نەبوونی پەیامبەرێک باشکەرە هەبوونی پەیامبەرێک بە شێوەی باتنی ئەنکار ناکات تۆ بە شێوەیەکی باتنی چی ئەنکار ناکە یان چێ باتنی تۆ ئەشی نەتوانی بیوێنی وەختی کە تو دەتوانی بیوێنیت دەتوانی قسەی ببیسیت دەتوانی دەنگی ببیسی بەسرار ڕوومەتی ببینیت ئیتریانێ باتنی نییە یعنی عینیەتی هەست بە چاو ئەی بینیت خۆ دەفەرمووی لە سەرەتای هەوتمی کوچی لە سەردەمەی پەریوەر و سوڵتان ساکە بنیامین بوو بە پەیامبەر و ڕجاچی هەموو یارستان ئاینی یارستانیش بە تەواوی بوژایەوە ئەمە هیچ چەند کڵامی پەیامبەریمان بۆ ئیسپات دەکات بەڕێزەکەم تو لە هیچ حالی نەبوویتە خۆیسە بنیام بۆ یاران بیوە پێغەمبەر خو پێی شفاخوازی جملەی ناموەر نامەوەر نییە ئەمە ناموەرە خاون ناو خۆ واتە بنیامین بۆ یاران بوو بە پێغەمبەر و ڕچاچی هەموو یارستان خۆ بەڕێزەکەی من تو کام جملە لێرە معنی یارستانەدا جملەی ناموەر ئەبێتە هەموو یارستان حتى یارستانی بوونێکی چ بێت خۆ هەمووی خەریک یاری نەبووە بەشێکی بووە جملە ئەو بەشەکە چی بووە ناویان لە دەفتەرە بۆ خەریک بوونەستی یاری بکەن هەمووی نەبووە کە تۆ ئەشی بزانیتن ئینەکا چۆنە ئێستا ئەمە خۆی جالە جال ئەمە با بزانین ئەم پیر ئەبراهیم جاف چی وەتوە دەورە کریانە چی پیر ئەبراهیم تەوریزی خۆ وەست بە پردیوە بارگای شام ئاما وەست بە پردیوە هەفتوان چەوگە ئاوەردە و نەزەر وینەی ئەزەلی ڕژیان وانوەر پێی سکەی یاران پیری کرد یەکسەر فەردایش نەباقی ئیشان مەو سەروەر یار داود دەلیل مەولام کرد ڕابەر کاردش ڕابەر باید یاتە ئێرەکانی وە ڕوانگەی مەزەبیە بنیام پێی یاران بیوە پێغەمبەر خۆ پێی شفاخوازی جملەی ناموەر ڕجا مەکەران ئەو نەکردووە ئەمە جالە جال و نەفامی لە ئەوەیە ئێستا با بزانین ئەوە کە هەر ئەمە سەمتە بە شێوەیەکتر بوتیان وەست بە پردوە بارگای شام ئاما وەست بە پردووە هەفتوان چەوگە ئاوەردە و نەزەر وینەی ئەزەلی ڕجیا و ئەنوەر پێی سکەیچە یاران پیری گرد یەکسەر فەرداش ئەما چی هینەکەی نیمخشت ئاخری نییە لێرە پێی شفاخوازی جملەی ناوە بنیام بی یاران پێی یاران بیوە پێغەمبەر خۆ ئەمە تۆ هەڵەت تێکەیشتوین ئەمە ئیوە هەڵەت تێکەویشتن پێغەمبەر نییە پیر پادشا و ئۆرەمای پیر و پادشا پادشا
پیر نازرە دەسڵاتی ئەوە هەست کۆنترۆل بکات پادشا ئایا یاساکان جووەجێەکە باش لە ئەو اختیارات خۆیە لە ئەرکەکەی جووەجێکات خۆ ئەمە پیر چی هەست دەسڵات کۆنترۆلکردن پادشای هەست خۆ ئەگەر کەسێکی خۆی ئەمانە مانە شیوە کردو زیاتری شیوە کرد کەسێکی خەتا بکاتن کارەکەی بەباشی نەواتە سەر پیر هینی هەست دەسڵایەت پیرە کاشێ بەنێرێتێ بۆ هینێکی بەسڵا پرۆسەیەکی چاککاری کە ئەو کەسە هەڵەکان خۆی ڕاستەوە کە بخاتە ژێر چاودێری لەلایەن کەسێک ترەوە خۆ هەر وەختە هەڵەکانی ڕاستە بوو زانست هەڵی کردوەسن توانی کارەکەی بەسەر کارەکەی زاڵ بێتن بەسەر ئەرکەکانی زاڵ بێ جێبەجێ ئەرکەکانە هیتر ئەمە شفاخوازی کرد لای پادشا کە ئەم کەسە پادشا وەکو کەسێکی سیاسی کە ئەم کەسە هاتووە هەڵەکان خۆی بەسەر خەتاکان خۆی زاڵ بووە و دەتوانێت ئەرکەکان خۆی جیوەجی بکە لێ ببوورە کە بتوانێت ئەرکەکەی جهین بکە ئەرکەکانی جیوەجی بکات و ئەگەر هینیش بێت باشترش بێت ئەرکێکی بانتر زیاتر پێ بدرێت یانێ پاکبووکردن شخصەکە ئەمە ئەم جعلیاتە لە ئەوە بەرداشتکراوە بەڕێزان ئیوە ئێرەکانێت لە جای ئەوە دوورگیریتان پێ بەهاتین لە بەسمە دیالۆگ گفتگو بەشتر بێتن زۆر دەوڵەمەندتر بووین لە ئەمانە سەرەکین بووە تێگەیشت ئەم هێنا دوایی چینە سەری بنەماکانی چین ئەم مەزهبەی ئیوە ئەم دینەی ئیوە بەسڕە هەموو وشەکانتان پێ خراو کردوە خۆ ئەمە لە داوت ئەوە لە کیبی لە پیر ئەبراهیمی جاف بیا تەوریزی بعد ئەمە هاوردێسنچە پیر بنیامین ئەمە بەڕێزەکان ئەمە هینیە سوورە نییە یەک بەنە ئەو بەنیچە لە تەک بەنگەلێکترە کە لە جەمعی کە لەسەر بابەتێک لەسەر باوەتێک قسەکردیەوە هەمووی بە یەکۆ پەیوەندیان هەست ئەمە سوورە نییە سوورەی قورئان نییە کە تۆ ئایەکی لێ دەربکیشی بێریتن بیکێتە بەڵگە شریعەتی بۆ دروستکەی ئەمە تۆ ئەشێ ئەو بەنە بە تەواوی لێ هاڵی بیتن و لە تەک بەنەکانێک کرد کە پەیوەندی هەست بەوە چون ئەمە بە سوورە دیالۆگە هەموویە ئەو هینە ڕەسەنەکانە بەنە کەڵامە ڕەسەنەکان خۆ تۆ ئەمانە وەختی وینەیەکی کولیت نەبێتن لە هیچ حالی نابێت ماوەی کەس من زوکام یا هین کردوسن سەرما خواردنەسن داوای باشین کەم پیر بنیامین و یار پەیغەمبەر دەریای ڕەحمەتەن پێیگرت ناوە خۆ لێرە بزان چۆن تەرجمەی وە کردێسن واتە پیر بنیامین پەیغەمبەر و دەریایەکی ڕەحمەتە بۆ یارانی ناموەر هەڵگری نامە ئەمە وەچی نامەوەر خۆینە یا باوەڕدە ئەمە چی لە بەڕێز هەردەوری کاتی هەوت بەڕێزەکان من ئیوە خراپ تێگەیشتوون ئەمە بنیامین دەسەرتاوە پیران یعنی چی 72 پیرە ئەم مدیر هەر کام لەو پیرە مدیر بوون ئەم مدیرەکان بوون ئەمە سکە دەریای ڕەحمەتە پێیگرت ناموە ڕەحمەت ئەمانە گشتی لەسەر کەڵامە ڕەسەنەکان جال کریاون ئەمە بەرداشتێکی خوانینێکی خەڵەس لە ئەو کەڵامە ڕەس هەموو کەسێکەشێ ڕەحمێ بێ مروەتی بێ پاکی بێ ڕاستی بێت تەنیا بنیامین نییە ئەمەیە کە پەیغەمبەر بازیە ئەمە جالە پەیغەمبەر هیچ مانایکی نییە بەڕێزەکانم لە ئەی جانبینی فکری فەلسەفی دانایان گورانی دانایان کوردان خب بین گفتگو بکەن بەڵگەکانتان بیخینە ژێر باس و گفتگو زانی چەندە لێ هاڵی بووین ئەیوە
ئەمە جعلیاتە چۆن دەتوانین دەواازەی بۆ ناسینی هیچ شتێک ناتەنیا ئاینی یارستان واز بکەین ئەکوونە موشکیش بۆتان باز ناکرێت بەم زانیاریەوە بەڕێزەکان ئەوەی کرد دەڵێن ئاایی کە مەولات دەبێت خۆی ئاشکار بکاتن لە ڕاستیدا سوتان ساک نوێژین کەرەوەی ئەم ئاینە باشکرا بانگەوازی بۆ ئاینەکە کردووە هەروە ئەوانەی وا بەر لە ئەویش هاتوون وەک باڵولی دانا و شاخۆشین و بابەنووس چی بابەت سەرنگ بەڵام لەبەر ڕاونان و ئەزیەت دانیان سلتان ساگ ناچار بوو بە پاراستنی ئاینەکە یارانی بیکات بە نهێنی ئەمە بووچوونی منە چون ئەگەر هەر لە سەرەتاوە نهێنی بوو بێت ئەدی ئەو خەڵکە چۆن کەوتنە سەر ئەم ڕێبازە خۆ بەڕێزەکەم ئەوە دروستە کە هیچ ئاینێک لە کار نەبووە بەڕێزەکە ئەمە جیهانبینی فکر و فەلسەفیە کە لە هەر سەردەمێک کە دەرفەت بووە کورد بۆ خۆی بەر ئەساس بە پێ ئەم ڕوانگاوە لە ئەم مەکانیزمە لە ئەم ئەلگووە ئەم جیهانبینیە خۆی سەر و سامان داوە خۆ ئێستا دواتری چینە سەرێ باڵۆر و شار و شار بگەردێت خۆ ئەمە نهێنی نییە بابە سەرنج چوەسە دەودان لە تەک مەلا و مواتەبارەکانە دانیشت و قسە و باسیان کردووە باوە خۆشین لە تەک مەلا فەقی و جافەکان دانیشتووە ئەمە مەسەلەیەکی کوردانە بووە هەمووی بۆ دیوان دروستکردن بۆ دیوانم مدیریەت بووە خود لە سنەت باسڵا ئەشیرەی و ئەشیرەی کابرای لە ڕێز زور و جەنگ و ئەوانە چۆسن حاکمیەتی بەدەست کردووە حکوومەتی تەشکیل داوە ئەمپراتۆری دروستکە من تای لێرە یاری رازیمەنە خەڵک نوێنەرانی تێگەیشت و زاناکان داناکانی هەموو بەشەکان کۆمەلگا کوبوونەوە چی بە پێی توانایی خۆیان لە هەر بوارێک و تواناییان بوەسنچە ئەرکیان وەرگردووە مەسئولیەتیان وەرگردووە و لە جەمەکانە کە بوونە سەر ئەندام ئەمەیە بۆیە گفتگو کراوە شاخۆشین یا باوەخۆشین هاتووەست لە تەگمەلا فەقیەجێکی یەژی بێ بزانی کامان سەنگین سەرترین سەنگین بارترین کە بتوانین ئەوە بخینە بەر بخینە ڕانەما بکەینە کەسی کە کاروبارەکە و بەدەستی بە بێتە پادشا بێتە وەزیر بێت هەروە باوە سەرهەنگیش مڵکە بزانین ئەم مڵکە دەستکاریان زۆر کردوم تا شتەکە ڕوشنە بزانین ئەم مڵکە هین بێن مەلاکان بێن با بنیژین مەلا مۆعتەبەرەکان لە دانیشت بزانین ئەم مڵکێکی ئەنی کی لە کام بوارە دەتوانێت سڵایەتی هەست بتوانێتن چی بکاتن ئەرک بواتەڕەوە وەکو کوردی وەکو کەسێکی کە فەلسەفی فکرە کاتوە بۆ مرۆڤ بۆ کومەلگاکەی خۆی خەریکی خزمەت بکات سلتان ساک هیچ ئاینێکی دان نەمەزرانوە و هیچ ئاینێکی نهێنی نەکردووە ئەوان بەڕاشکاوی گورانەکان هەفتا و دوو بارگیان دروست کرد نوێنەریان دروست کرد یاریتەن سێ کەس کە چۆن لە تەک جافەکان لە تەک شێخەکانە دانیشتن کەسێکتان بێتە پادشا کە بتوانین بە کورد و کورسان یەکسەر بکەین دیوان تەکمیل بکەین خۆ ئەوانی دوای ماوەی ساکیان پیشنیار کرد کە ئەمە شیاوی پادشاییەکەی ئەمانیش قبولیان کرد بیا و بەسییان این کرد ئەمانە هەمووی سرودەکانی هەمووی کەڵامەکانی ئمە شیکاری کردینە لەسەرێت ڕزەکانە تۆزێک بە بەپرسیارەتی و گوێ بگرن لە قسەکان هەرچی ناڕوشنە ناڕوونە ناتەواوە بێن با دیالۆگ بکەین ئێرەکانت پەیوەندی پێتانەوە هەست دیالۆگ بکەین بۆ تێگەیشتن تا من لە ئیوە تێ بگەم وێش لە من تێ بگەین خۆ بۆ دەوڵەمەندکردن کۆمەلگاکە خۆمان و کۆمەلگاکە ئەیتر ئەو مەسخەرە بازی مۆلهد و ئەوانە بنە کنار بەڕێزم ئەمە فکری من ئێوە دزیوتەوە خەریکتە بە فکر و بەرهەمە فکریەکان خۆم تو منی بە مۆلهد بناسی ئەوێ مەمە بە چەنێ جێگاڵتە جاڕیە ئەو ڕوانگە ئەبدینی جاف خۆ یەک بۆت لە هینەکان زانەکان خۆ ئەمە چی کردوەسن ئەمە تۆ ئەم جعلیاتە
ئەمە تازە هین ئابدین نییە ئەمە هین نەرگزە حاڵا زۆر مهمیش نین کەمە مەلای بیدین وەرن گوێ دەن مەلای بیدین ئەخە چون نەرگزە و ئابدینە خۆیان جافن مسلمانن خانەوادەی شێخ ئیسی و شێخ موسی هەمویان مسلمان بوونەسن جافن متای بۆ مسلمانیەکەیان ئەرزش قائل نەبووە بۆ عەشیرەکەیان ئێڵە جاف ئەرزشێکی نەبووە ئەرزشێکی لە ئەم ڕوانگە دووەست کەسایەتی کەسەکانە دانایی کەسەکانە کە چیان کامیان دانان بێن بەشدار بن لە دانایی خۆیان کەڵک وەربن جەمەکان دەوڵەمەند بکەن کۆمەلگاکە دەوڵەمەند بکەن و دانایەکیان بیکەنە ڕۆشنایی بەرپێی کۆمەلگا بە تەواوی ڕاگەی هەساوی کە بتوانێتن کۆمەلگا لەسەر ئەو ڕاگە یەک دەور یاری بکات ئەمانە بنەماوە لە حالی نەبین لە هیچ حالی نابین بەڕێزەکان خۆ ئەخئیسە مەلایە کە خۆی مەلا چۆن نەچێتن بە مەلاگەی لەکتریەژی مەلای بیتین ئەخەسن شتێکی وا بێتن ئەم جالیاتە چۆن دەتوانین ئێوە ئەوە بیری لێ نەکەینەوە کە بۆ حاڵی بێت ئەمن بکوژن لە جێ ئابدین کی لە جێ قەرار نییە کەسێک لە جێ کەسێک بکوشیەتن لە ئێرە قەرارە مرۆڤەکان بە ئازادیکی بگەن کە لە نەزەر ڕەوانی لە نەزەر باسەڵا بە قەولەکەی خۆتان باتنی هیچ بەردەگیکی نەبێتن کۆیلەی هیچ نەبێت مادیات و دنیا و خزانداری و ئەوانە نەبێتن بکاتە مەرحەلەیەکی سەرسوڵتانی ئەمە لەجێ بێن بمکوژن ئەمە دیدێکی پیاو ساڵارە نەست کە نەرگزە بێتن بێژی ئابدین مەکوژن من بکوژن لەجێ خۆ نەرگزە هەر ئەو نە مرۆڤە کە ئابدینە مرۆڤە هەیفە لۆ دەن نور لە جێبینە ئەو نور لە دەم و چاوە لێ بدەن هەروە دەبێ مۆجزەی پاک ئەو لە دارتان هیچ نییە باک هیچ نامرێ نابێ هەڵات لۆ دیوانە دەیدەن نەدەن قوت بۆیە ئیمەش هەیە حەمەد داری ئیوە نایدا ئەزیەت دار بیدە لە هەر ئەزیەت دەبێتن ئەخ چۆن ئەزیەت ناپێ ئەم مەسخرە بازیت چییە ئێوە هەندە دانا داتان لێمان ئەجر و گوناه نەما پێمان بەلێدان ئەجر و گونای کەسێک نینە پێوە نامینێتن ئەمە چییە بەڕێزەکان کەردەی قەدیم هانە ڕێمان ئیسا هاتین بەسەر جێمە هەرچی لێدێن هەر حەق دێژین باکی نییە ناحەق نایژ حەق و ناحەق چی مەسەڵەن خەریکە چی بێژی بێت حەق و ناحەقەکە چییە مەسەڵەن ئەمان وتویانە ئەم جاعلیاتەی وی چۆن دەتوانن بیکەینە بەڵگە بۆ قسەی قوڕ ئەمە بەم ئاینە سەری سپاردووە بەم ئاینە سەری نەسپاردووە ئاینی یاری لە یاری بەشدار بووە یاری ئەو جوڵانەوە بین ئینسانی کۆمەڵایەتی سە یاری تەعاون بە قەول عەرەبی ئاڵا فارسێ تەعاون و تەعامل هەموو لایەنەی بین ئینسانی و بین مەجموعە کۆمەڵە ئینسانەکان کە کۆمەلگایەکی گەورەتر پێک هەر وەکو گورانەکان و جافەکان چون یەکیان کردو دواتری لە تەک بەشێلێکتر کوردە قسەیان کردو دواتری هەموو کوردیان بەسرا ڕێک خسووە چوونە تەک ئەتنیکەکان هینیان کردوستن قسەیان کردو کە بە یەکوە هەڵبستن بەر ئەلەی خولەفا بەر ئەلەی حاکمین سەردەم بۆ قودرەتگیری کورد بۆەوەی کە کورد بێتە خۆی بێتە نەتەوەیەکی حاملی بکاتن لە تەک نەتەوەکان ترە ئەتنیکەکان ترە ناوی ئاینەکە خۆ تۆ ناوی ئاینەکە کاکەی بەڕێزەکەم ئەم ئاینە چییە خۆ تۆ لە هەر لە ئەلحەق
سەفۆیەوە دەستێکات بەپەی ئەو نووسراوە نەخ من چوومەزە سەری لە ویدوەکان الحەق ئەلیەلاهی نووسەیری نازانم شەیتان پەرست چراغ تەپان الحەق الحەقیقەت طریقەت ئەمام زەمان لای نورین حاج نێمەت طریقەت حەق طریقەت حەقیقەت الحەقیقەت حەقیقەت پەرست حەق پەرست ئەمانە هەمووی ئەم هەموو ناوە هەڵا هینەکان ئەو هین وڵاتەکان تریچە ساوتیتن دروزی و نازانم بەلتاشی و ئەوانێک تر لە فەرەنسا ئەوانێ هەمووی بە ئالحەق قەدین بە ئەلیۆلایی ئێستا ناوی یارسانە ناوشون هەر ئەوان بەڕێزەکان خۆیسە تو هەر لەم نووسراوە سیناوە تاوردووە سۆخۆ ئەیارستان و کاکەی و ئەلحەق و لە شوێنێک تری دین یار و لە شوێنێک تری ئاین یاری و خۆ ئەم هەموو ناوە خۆ تو بەڵگەت هەسەها چی نوژەنوە کرد وتی من ئەمە نوژەنیوەکەم ناوی ئاین فڵانە یا یەک بالول یا بابە خۆشین یا بابە سەرنگ وتیان ئیمە ئەم بیر و باوەڕە زندووەکەین یا ئەیبینە بەرۆ یا خەڵکی بۆ بەس هینەکەین تێرینە سەر ئەم ڕێبازە ئەمەی ناوەکە بەڵگەت چییە بۆ ناوەکە ئەی بۆ ئەشێ هەموو مەسەبەکان دنیا دینەکان دنیا ناوی و دوانیان هەست تو چل ناوت بێت ئەنجا ناوت بێت ئەی بیر ناکەیت لەوانەیە ئەسن مەزهەبێکی نەبیتن ئەتۆ لە سوفیگەری وە هاتوویتن ئەم میراتت وەرگردووە بۆیە نازانی لێ هاڵی نابیتن ئەتۆ لە ئەلی پەرستی وە هاتوویتن ئەتۆ لە هەقان واتوە بۆ ناوت ئالەقا هذا نازن كاكيج بو كاكية أو بو سلطان سلطان صاغ هنا كردوس وشي كاكا دا قريتو بو دوراني خطو يجيتن بيشتريج بو أسن خو بو نا قريتو دوران بابا السلام بو نا قريتو دوران بابا خوشين أما كاكا خوي نظامي كي سياسية كوما كاكا باشيان كردوسن أما تيكيان داو أمتكستانا ئەمە یا میر یا پیر یا کاکە بەرپرسەکە ئەنوانی ئەوە تایتڵ بەسڵە ئەو بەرپرسە ئەو بەشە کاکە هینێ کردوەتن بۆیە سەهاگێژن کاکەیان ئەمە لە بوار ئاتفی ئەمانە معنایە شای شاهان دانای دانایان کاکەیان ئەمە یاری یاران ئەمە هەمووی مەفهومن تو ئەشید لە ئەمانە حاڵی بیت تا بتوانیتن بزانی بڕیار بدەیت کە ئەمە ئاینە یا ئاین نییە و ئەگەر ئاینە بنەماکانی چێ و ئەگەر ئاینیە ئەو نظام باوەڕیە چێ ئەو جیهان بینیە چی وەختە تون حاڵی نەبیتن کە ئەم بوارەی سیاسیە شاهی شاهان بوار کومەڵایەتەکەی کاکەیان بەسڵا بوار زانستیەکەی دانایەکەی دانای دانایان لە هیچ حاڵی نابیت وەختە مەفهومەکان حاڵی نەبی لە هیچ حاڵی نابیت ئەتۆ ئەگەر من و کیل و ئەوانە دەبێت خۆ هیچت بۆ ناکیشێتەوە ئاڵ و گوڕ بەسرا کاڵا بکەیت گەرم و جۆ بیدەی بە قەرز بە هاوساکان یا بیفروشی خۆ ئەمە شابراهیم کوڕی سەید شابراهیم هیچ کەسایەتێک نییە تۆ حاڵی نابیتی شابراهیم هیچ نییە هیچ کەسێکی جەعەلیە خۆت سەید محەممەد و هەفت سەیدەکە تەنیا بەرپرس هەفتوان بینە هەفت یەکینەی ڕێکخراوەی خۆ ئیمەم هەمووی شیکاری کردین لەسەر باڵگەکانی شیکاری کردینە چون دامەزراوە کیان بە کیان وەکو دەستیار سەنگ و مەنگدار و دەستیار بوونە خو سەید محەممەد سەید ئەبوڵوەفا ئەکاتە دەستیار خۆی سەید محەممەد سەنگ و مەنگدار یەکینە و سەید ئەبوڵوەفا سەنگ و مەنگدار یەکینە وەکی سەید محەممەد ئەکاتە دەستیار یا دەستگیر خۆی
بۆ کەسی کرد لە کاتی یارمەتی داوای یارمەتی لێ وەکو کەسی کە جفت مدیری یا جفت سەرۆکی بە زمانی بڕێ زمانی کورد خۆ ئەمە لەو سەردەمە جفت مدیری بە خاطر ئەوە نظامەکە بە گەندەڵی نەچێت بە خاطر وە پادشا پیری نانەبان سەریوە بە خاطر ئەوە نظامەکە گەندەڵ نەبێتن ئەمە بەڵگەکانی هەست بەڵگەکانی ئمە خستمەسانان ئەمە هیچ بنەمایکی نییە ئەمە بڕێک سرودە جا لە دەوران زڵال بێن هەرچی زاناتەنە بێت تا لەسەری باس بکەین بەڕێزەکانم لە ڕوانگەیەکی فەلسەفیوە لە ڕوانگەیەکی بە ئەمرازی زانستی بە ئەمرازێکی فەلسەفی بتوانین شی کاری بکەین لەسەر ئەمانە وەختی نەتوانین لە ئەمانە بەرگری بکەین لە ئەم ڕوانگە خۆتانە ئیتریانە هیچین وەنی هیچ نازانی نهێنی چی و کەشک چی و پەشم چی بەڕێزم ئەتۆ ئەشێ بزانی بتوانیتن وەختی خۆت حاڵی نیت معلومە نایتە بەرەو کە دیالۆگ بکەیتن ئەو ئەمە یادگار مەرە بۆ ئەو کوی سەراندیل یادگارەنان ئەو کوی سەراندیل زاتم یادگار بە شەرم هابیل کە کوشتە بین وە دەستچە بازووی قابیل کاکەم ئەبراهیم نامە شافیل بی حەقم ئەزش سەن نەفەرقە قابیل حەقم نە حەق ئەزش سەن درست خۆ ئەم جالیاتە دروستکەن بۆی کە چی ئەبراهیم بکەنە بەشدار بۆی هەفتوانە بکەنە بەشدار لەو سرودە لەبیرم چوو کە بۆی جعل بوو کە هەفتوان هین بکەن هەفتوان بێرن بۆ ئەوەی پێغەمبەر بازیە بۆچی بۆ هەفتوان بۆیەکی سەیدەکان بیکەنە خاوەن ئەم میرات سەیدەکان هەفت یەکی نەبوون وەکو قۆڵتاسەکان وەکو سیەڕەشان وەکو فرز زۆر کۆمەلگای تر کە بەشدار بوون لە یادێک ئەمە جالیاتە بۆیەکی سەیەکان ببنە خاوەن ئەم ئەزەمەتە ئەمانە هیچ پۆخێک نەبوون تەنیا هەفت واحد وەکو بەشی ژیر مەجموعەیەک لە دیوان بوو خۆ ئەمە چی ئەمە لوای مویانامەی چاین یادگارەنان لوای مویانە ئەسرم یاقوتن دانەی کارخانە تا چین و حزور زاد یەکدانە خۆشید تا چی کاکەم شابراییم ئەمە هەسەندی ئەمانە هەمووی بە خاطر ئەم جالیات دوونە دوونە بە خاطری ئەوەی کە بیخەنە ژێر بەشێک لە سوفیگەری شیعە ئەم ئەزەمەتە خۆ خود کاکەیەکان خود عەلەقەکان بەشێکن لە سوفیگەری هەر ئەمەیکە یەژن ئیمە دوونای دوون باوەڕمە هەست ئەم دوونای دوونێکە کە حاج نعمەتوڵڵا جەیهونابادی هینەی کردووە وتویەتی دوایی نورەلیە لای پەیگیری کردووە ئەمە خۆ ئیمە هەمووی بە پێ نووسراوەکان خۆیان چووی نەسەسەرێ بەڕێزان ئەمە هیچ ئەم توڕە هاتە بە خاطر ئەوەی کە سەیدەکان و بەسڵا ئەبراهیم بیکەنە چی بیکەنە بەشدار لە ئەم میراتی گورانەکان خۆ چییە ئەمە باوە یادگار ناسراوە یەکێکە لە گەورە پیاوانی کاکەی و هاوچەقی سوتان بە ئەندامی بازنەیەکی ئاینی بە ناوی هەفتەن بازنەیەکی ئاینی هەفتەن ئەیە بازنێکی ئاینی بۆ یەژن پێنووسی وەزیری دیوان دا و وەزیر جەنگ بی وەزیر بەرگری بی ڕانما بی وەزیر ئستراتیژیست بی دوایی بووە وەزیر داد بۆیە داود فریاد ڕست دیوانە داود لەورەوە هاتوەسن دوایی کی بووە وەزیر بەرگری مستەفا دەودان بووە وەزیر بەرگری یا یەکین کاروبار نظامی و داود بۆ بەرپرس داد و دادپەروەری تۆ بازنێکی مەسەبی ژن دیوان هین وەزیر هین بازنێکی مەسەبیە
خەیوەدی لە مەفهومەکان هەڵی ناوین بەڕێزەکان بە کەسێکی هین نایەژن بە کەسێکی مەذهبی نایەژن وەزیر مەگەر ئەوە کە ئەو مەذهبەت لە دەسواتە پێ خۆ ئەمان خۆی وەزیر عنوانێکی مەذهبی نییە پادشا عنوانێکی مەذهبی نییە بەڕێزەکان ئەمە بووە بەرپرسی کاروباری ئەسپانیانی ئابدێنی جاف هینێ کردوەسە خۆ ئەبراهیم بۆچە بۆ کاروبارێ نازانم چی لە شوێنێک نووساوەسن و ئەم بۆسە کاروباری ئەسپانی خۆ ئەز کە وێڵ بووم لە جی وە شارم بڵدەمێک بەلەدمی کرد شای شاسوارەماکیە ئەمە ئابدین منی خستە سەر ڕێ ڕاستی هەتا بژین بە بێکاسی خۆ ئەمە ئەم سرودە چی ئەم جالیاتە من عاشقی خاوەن ئابدین مەرەم و عاشقی خاوەنکارم عشقی یار وا یارە وا بێ ئارم ئەمن گرا شاو چوار یارم ئەمن گرا شێمە ناتواوە نقطەی خوددا وا لە زارم ئەر کە وێڵ بووم لە جێ و شارم بەلەدمی کرد شای شاسوارم بە زەربی دەست کەماندارم بە فەدای یاری کرداردارم کە منی خستە سەر ڕێڕاستی هەتا بژیم بە بێکاس من ئابدینی کاکەییم ئاخر بە یاری خۆم گەی ئەمە زۆربەی سەرچاوەکانم بەڕێزە بورەکەیە بورەیەکی یەکی لەو کەسێکە زۆرترین لە تمە داوەستکە ئەم سەرچاوە ئەمە کاکەی چۆسە هەندوستان و فلانەوە زۆر ئال هەف خۆمە بەس لە ئال هەف لێرادا خوددا یا یەزدانە لە حەق و خۆ ئالی هەفیانێ خەڵکی خوددا دێت خۆ تۆ خەڵکی خوددات هەست ئەیدیتر چیت گەرەکە لە یاری و یارسەر بیریتن ناوی هینەکە بیکەتە ناوی دینەکە ئەی بۆ ڕازی نیتن بەعدا بۆ ڕازی نیی بە کاکەی تۆ ئەشی یاری و یارستان و ئەو هەم کردناوە بۆی چییە ئەم مەسەبە هیچی چی لێ هاڵی ناوی بەڕێزەکە کاکەی پەیرەوی ڕێبازی ناسراوی سوفیکەریە کە ئەمە مامۆستا فەڵەکەدین وتوێسێ لە ئەو پیشەکی کتێ و ئەردەبێت کاکەی خۆ ئەمە وەختی ڕێبازی ناسراوی سوفیکەری یعنی وە بەشێکین لە ئیسلام بەڕێزەکان یعنی ئیوە بەشێکین لە ئیسلام ئیوە بخۆتان هاوارکەین هەموو سەرچاوەکان ڕۆژهەڵاتی هەرواسە سەی قاسم نازانم نیک نژاد عالی نژاد سەیەل مەجید ئەڵقاسی هەر کەسی نووسراوی کەس ئیما بەشێکین لە سوفیگەری و ئەلی پەرستین و ئێتقادمان بە حلول ڕوو هەست و بەڕێکی نووساویمە زات و زات حلول ڕوو یا زاتی چە لە سەرەتای بەسا خەڵقەت ئیسلام وەستەسیان کرد ئێوە خۆتان بە زمان خۆتان بە نووسراوی خۆتان یەژین ئیسلامین ئیسا تۆ بەشێکتان چۆس ڕاستڕۆشەکانی چۆسە لای ئیسلام چوو نماز و شتەکەی چێ خوێنتن ئەو بەشەکەیت تۆ هەر بەم تایبەتمەنیانەوە تو بێتن ناوەکەت بگۆڕی بۆ ئاینی یارستان ئیتر کار تەواوە پاکە بیت ئیتر هینەکەت بەسا سەر بەخۆوە بوو ئاینەکە هیچ دەردێک دەوە ناکاتن تۆ ئەشی تێبگی تۆ لێژێ ناو کاکەی زۆر مێژووتر لە یارستان یارستانی من 20 ساڵە قسمانە سەرسا لەو لایش لە چەند سەر چاوە هاتوو کەس هەواڵی لێ نەپرس ئەو نە ئێتباری نەبوو نەیتوانێت جێگای ئالحەق و ئەلجیاوانە بگرێت ئیمە ئێتبارمان داپێ نووسراوەمان بۆ نووسی خوانینی تازەی مە لەژێ ناو یارستان بەعس بوو لە ناو خەڵکی چێ بکەفتن 10 ساڵ دوای ئیمە 11 ساڵ دوای ئیمە بگاتە باشوور لای کاکەیەکە
بکەینە ناو کتاو خۆتان و ناو دینەکە زۆربەی خۆ ئەمە لێرەوە کە کاکەی لەگەر زۆربەی فەرقە سوفیەکان لە جیهان ئیسلام یەک دەگرێتەوە ئەدی زمان لە ئەمە پاکتر کەیوە بەشکین لە ئەسلام بەم تایبەتمەندیە بەم بنەماوەلێکیوە تێگەیشتون بەشکین لە ئەسلام بۆ خۆتان ئێتراف ناکەی خۆ یارسان ئەم مزەخەرەفاتر لە هەموو سەرچاوەی کەس یارستان لێکدانەوەیە کە ناو وشەکە لە دوو وشەی یار وسان وشەی یار بە مانای خۆشەویست و دڵبەر و ئەواناتوە وشەی سانی سوک کراوەی وشەی سولتان مەبەست لە سولتان ساقە خۆ بەڕێزەکەم ئەمە سنەتێکی هەورامان هەموو سەرکردینەکانی خان و هینەکانی سولتانی سانی پێوە ئەو کتاوەلێکە لەسەر نازنا و سەرکردەکان هەوڕەماناتەوە ساند بۆ هەمووی چۆسەکەتەنە بۆ ساگ نەچوو سولتان بۆ سەرکردەکان تورکەکان سولتان سەلیم و نازان فڵان و یانە عوسمانیەکان چۆسەکە بۆ سەفەویەکان چۆسەکە بۆ قەزنەویەکان چۆسەکە دواتری چەندین سەسەڵا سولتان هەموو نازنا و پادشاکانیان ئەیسە چۆن تت دەتوانی سولتان بێژی مەبەست لەسان بە مانای سولتان و سولتانی شەهتمەند هەر ساغ خۆ تۆ یار تەنیا ئەمە مفرەت یەکانەست چۆن دەتوانی بێژی پەیڕەوان ساغ ئەمە یارسان خۆ چە تو دەتوانی بشی پەیڕە و سان خۆ ناویشی پەیڕەوان سان خۆ ئەمە خۆی هیچ هێنێکی نییە هیچ بنەمایەکی زانستی نییە تو ناتوانانی لە ئەمە دەفا بکەی خۆ ئەمە بوو چوونی دومی چییە واتە یارانی سولتان ساق خۆ یارانی بەم شێوەیە یارسەنە بێتە یارانی سولتان ساق خۆ یارانی سولتان ساق ئەوان بە ئەوانەی وتونە سەهاگ یاری یارانە خۆ معنی ئەوەسە وەختی یەژن ئەوەڵ ئاخر یعنی سەهاگ لە تەک باقییان بەرابەر بووە یەکسان بووە هیچ هینێکی نەبووە هیچ بەسڵا چینێک نەبووە ساک سەرڕای ئەوە پادشا بۆ بدای حکومڕان نەبووە چین نەبووە دەسڵاتدار نەبووە کەسێک بۆسن لە جەم ئەوەسە کە ئەمانە تێنەگەی تو ناتوانانی تێبگەیتن خۆ وەختی یاخوات لێرە معنی کردسن یاران سولتان ئسحاق لە تەک وەسڵا پەیرەوان یا مریدان زۆر فەرقی هەست خۆ وەختی بۆ یاران چۆسەکار خۆ پەیرەوانەکە چی پێژن مریدەکان چی پێژن خۆ ئەمە چی وشەی یارسان سوکراوی وشەی یارستانە یارستان دیتر چییە بەڕێزەکەم لێرەدا پاشەگەریستان بوو چوونی من مانای هین ناداتن مانای وڵاتویانە ئەخ چۆن ناتوان وڵات ناتە لۆرسان بە کوردی لۆرسان گۆلسان قەورسان ئەرەوسان تورکسان هەمووی سانەگرێتە خۆی ئەخ چۆن دەتوانیتن خۆیسە لە فارسیە لە عەرەبیە لە کوردیش هەتا کردیانەسە ستان کوردستان لۆرستان خۆ سان مجموعەیەکی بەسڵا هەڵا قەور بێت گوڵ بێت ئینسان مرۆڤ بێت بەسڵا سان بەو مانە چۆسەکە خۆ یارسان یان یار مدیریەتی دوارێتە چینە لەسەر ئەو هین یارسان وەڕا خۆ ئێستا یارستان وەکو کوردستان و ئەفغانستان ئینگلیستان خۆ ئەمە هین نیشتمان نییە تەنیا لە باسڵا فەزایەکی ئەوەڵ ئەو چۆن بێژم تۆ ئەو مەجموعە ساختارە دروست کرد بێتن کە بتوانیتن لە بێریتن نیشتمانی بۆ دروست ئەتۆ ئەو مەجموعە ئینسانە کرد لە نیشتمانێکی گەورە
ژیان لە سەرزەمینی لە وڵاتێکی ژیان ئەشێت تۆ ئەوانە سازماندەیی بکەیت که وەختی دیوانەکەت ئاشکرا کرد وڵاتەکەتی ئاشکرا بێتن کە ئەو خەڵکە لە کام نوێنەر کام خەڵک لە کام جوگرافیاوە هاتوونە باشداری یاری بوونەسە لە کام جەمە ئەرکیان وەرگرتووە ئەمە وەختی ئەچیتە پردیوار یەکی ئاشکارشکردی نییە ئاشکارشکرد دیوان ئەمە هەمووی شتەکان لە خۆتان جال کردینە دەستکاری کردینە دوایی ئەمە پیشترەکانتان لەم سەد ئاخرە ئیسە لێ حاڵی نابین کە باو باپیرانتان چ قوڕێکتان بۆ جێیشتووە خۆ یارستان لە شوێنێک هاوردەسە مامۆستا کە یارستان ئارێ لە جیاتی یارستان دەنووسن یاری کورتکردنەوەی بەڕێزەکەم یاری یارستان خۆ تۆ وەختی یاری بە ناو ئاینت بێتن خۆ تۆ گاو یاری چه ئاینەسە یاری خەرمان یاری باری یاری خۆ ئەمانە چۆن عینەکە پەیوەند ئەدەی بەم دینەتەوە دیوان یاری ئەمانە هەمووی مەفهومن تو ناتوانانی یاری یارستان منزلگا خاسان نازانم دیوان جام دەیان وشەتر گو مەیدان چۆگان هەموو ئەمانە بە یەکوە ئەم جیهان بینیە پێگوتراوە هەموو ئەم مەفهومانەشی دێ حاڵی بیتا بتوانانی ئەم جیهان بینیە دێ حاڵی بیتا ئەتو ناتوانانی یاری و یارستان لە کومەڵێک تر مەفهوم جیا بکەیتوە هەرو کار ئەحمەقانەی ئێمە کردینێتەوە من یاری و یارستان دەرکێشام لە ئەم بەستەرە لە ئەم بەتن ئەم جیهان بینیە وتم یاری ناوی مەزهەبە و یارستانی ناوی کومەلگازم بێن با لێژێر ئەم ناوانە یەک بگرینەوە خۆ من ساڵ 2011 پێم وایە لە تەک چەندین بەڕێز ناسرا و کاکەیش لە تەماسم کرد بێن با لێژێر ناو یارستان یەک بگرینەوە نات ڕشقەنیان نات گاڵتەیان نات خۆ دواتر چوونە چی بەدزیوە خۆیان کردووە سەخاوەن یارستان ئێمە ئەو موقع لەسەری سوور بین کە باشوور و ڕۆژهەڵات بیکەینە یەکی لە چوارچوەی کوردەکان یارستان کوتای زوو بدەنانە شد ئالحەق و ئەلیەلاهی و تورکمانەس و عەرەبمانەس و فڵان و هەمووی تێکەڵاو کرد بەڕێزەکەنم ئەمە بەرهەم فکری منەی و ناتوانین لەمانە دەفاع بکەین ناتوانین لێ استفادە بکەین بۆ خراپی چی بکەین بەڕێزەکانم خۆ لێرای چاوەڕێز چی بەڕێزین لە بووچوونی دووی هاوردێز کە یار ناوی خوددا بێتن سانی مانێ پەیڕەوان بێتن کە ئەمە بێتە چە پەیڕەوان خوددا یا خوددا پەرستان خۆ ئەخە تو چۆن وەختی یار ناوێکی خاص نییە یار تو وەختی تو دەتوانی بیکەیتە کومەڵ بیکەیتە یاران خودی ناتوانیتن تو بێژیتن ئەمە یار بە مانای خواست کە مەبەست سەهاک بێتن خۆ ئەمە ئەم سرودە خۆی بەن نییە ئەمە دەستکاری کراوە تۆ بەنێکی ڕەسەن یارستان وەڕا ئەشی لە ئەم نیم خشت دومیچە چە بێ دووپات بکرێتە تکرار بکرێتەوە ڕای حەق ڕاستیان یارستان وەڕا نە بڕانان وەڕا ئەمە دەستکاری بووە پاکی و ڕاستی نیسی و ڕزا قەدەم وە قەدەم تاوە مەنزڵگە خۆ تۆ ئەمە ئەرکانی یەکگرتنەوەس ئەمە دین نییە ئەمە پاکی و ڕاستی و نیسی و ڕدا ئەمە
باسرار رمزوارەیە فەلسەفیین ئەمانە خۆیان ئێتباریان پێدا و مانایان پێدا و لە ناو خۆیانە لە هەر سەردەمێکە کردیانەسە ئەرزش بەهایان پێداوە ئێتباریان پێداوە مانایان پێداوە تعریفیان کردو کەمانە چۆن مەبەست چیە لە ئەمانە ئەوەسە کە هەم وەختێکە ئەتۆ لە ڕێ قسەکەیت لە ڕێ برانان وەڕا بەڕێ بچی چ شتێکی جەریانێ بێتن هین بێتن دین نییە بەڕێزەکەنم ئیوە حاڵی نەوی نەسل لە ئەم واژە لە ئەم بەسڵا ئستارەیە وەختی یەژیتن ئەمە یارستان بەڕان نییە ئەمە یاران وەڕا ئەشێ بێتن نە یارستان وەڕا یارستان لە ئێرە هیچ معنایکی نییە چون یار ئەسی بوونەوەرێک بێتن کە ڕا بکە ڕێ بکە بکەفێتە ڕێ یارستان وەکو ناویک ڕێ ناکەداخە کە بڕانن وەڕا ئەمە یاران ئەشی بێتن یاران یا یاری وەڕا وەلی خۆ زیاتر لە یاران هینەکاتم هەموو شتەکان هەموو سەردەمەکان مەسەلەی یاریکردن بووە ئەمە زیاتر ئەشی یاری بێ ڕای حەق ڕاستیان خۆتر ڕای حەق ئەوەیسە کە بەڕاستی بیوەیتن واوە ڕاوی حەساوی کە تەرجمەیان کردوسە حەقیقەت خۆ ئەمانە ڕەمزواران ئیسە تماشای ئێرە بکە خۆ دەست بەستەی هەمەت ئەرکان وەرین ئەمە لە هەموو سەردەمێ بەرمەبنای ئەم ڕەمزوارەیە فەلسەفیە یەکیان کردووە چی بکەن ئەمە هینێکترە بەیانێکترە وتنەوەیەکترێکە بۆ ئەو چواردانە دڵبەستەی هەمەتە ئەرکان وەرین هەمەت و ئەرکان وەرین بۆ ئەش بێت پاکباز و پاکدەست و پاکزیر و پاکزین ئەمە هەرە و چوارەسە چی بکەیت هەمەت بکەران بکەشان هوی ئەمە ناوی خوانیە لە سوفیگەری ئەمە وەختە تو جوفتەکەی ئەمە وەکو تەشبیهەکە هاوگامیەکە بە ئەوەی کە تۆ هەر کەسێک هێڵ خۆی هاوگام بواتە بەر کە هەمەت مەکیش و جەهان وە مووی مویک میچێ ئەم مویە چیە مویک لە هینێکترە دەکرامێکتر مویکی ئەداڵەتە دادە کە بدی و بستان چی مویەکی هینیان نەبێتن سەگین نەبێ میزان بن ئەدڵ بوو قەپان میزان ئەمانە ترازوو ئەسڵ هینە ئەسڵ ڕێکخستن هەمەت جەمە هەمەت جەمی لە زەرفیەت و توانایەکان تاکەکان تێتە دەست خۆ ئەمە مەکانیزمی گەرەکە فەلسەفەی گەرەکە تۆ ئەم هەمەتە بخی ئەو فەلسەفەی چی ئەشی لەسەر ئەداڵەت بێتن کە هەموو تاکەکان بۆ چە منزڵ یا یانەی ویشان پادەوی بکەران یعنی ئەوە تەجرە بکەن ئێساس بکەن کە لە نیشتمانەکەیان بۆ نیشتمانەکەیان یانەیان کە بەشیان لە تەک باقی مرۆڤەکان لە باقی ئەنداموێل کومەڵگای کوردان چی یەک بەش زیاو کەمیان نییە بۆیە ئەمە هەمەت لە هەمەت تاکەکان هەمەت جەم پێک بێرێتن ئەو هەمەت جەمجێکە کە هەموو تاکەکان هەموو کومەڵەکان ئیجتیماعات بەسرا کە بە پاکبازی بە پاکدەستی بە پاکزیری بە پاکزینی کارەکانیان ئەرکەکانیان بۆ نەڕێوە کە بتوانێتن لە مەجموع ئەنداموێل کومەڵگا هەمەت جەم بێت ئامەلی دروست بکرێت نەتەوە دروست بکرێت ئەمە یارستان لە ئێرە تەنیا توانێت هین بکەن مانی بێتن ئەمە چییە ئیوەت باق ئەمە کاتێک سەهات قبول لەکات کە پادشایی وەربگرێت دێتە پادشا مقام پێشنیار یاریتەن قبولەکە
کە ئەمە بیا و بەست دروستەکە چی یەژن بنیامین یەژێ خەبەر بوون بۆ ئیوەت باقبانی چێ بکەیتن خەبەر بردی پێی ئیوەت باقبانی مزگانی بدێ وە کل یارسانی ئیسا سوز بێن تووتی دیوان دروست بوو بەڕێزەکانم مدیریەتی کومەلگا شاوەزیرەکان نەدین دیوان ئەمانە ئەم مەفهومانە تێنەگەین لە هیچ تێن ناگەین بەڕێزم لێ کۆڵینەوە نووسەر ئیوە وەختی خۆتان بنەماکان مەفهومەکان ناناسین بنەماکان ناناسین پارادیمەکان ناناسین کانتکستەکان نازانین ئەخر لە چی حاڵی بینیوە بۆ چتە نووسین شتێکی تازەتان پێ نییە بۆ نووسین خۆ ئەمە ئیتر ئەمە نور ئەلیەلایی ئەمە هاوردووە سنجەجی بەسرا لە بوار معرفەتە ڕوو کە هینێ کردووە معنەیەکی کردووە کە لێرەچە بەڕێزێریشە لە دواتە چینە سەری هات خۆ ئەمە جێنیشتە گوێ بووەکان هەرە و قسەی قۆڕینەسە خۆ ئەمە یاری چوار چیوەن باوەریوە جا پاکێ خۆ ئەمە چی هەر ئەوەسە کە ئەو سرودێکی یارستان وەڕا یاران ئێتماڵەن ئەمە پاڵدراوەسە شاخۆشینوە این شاخۆشین نەبێت بەڵکە هین چی لە تەک ئەدەبیاتە شەیخ ئەمیرە یەکگرنەوە خۆ یاری چوار چیوەن باوەری وەجا لەوری چە منزور لە یارستان هەی یاریە یاری چوار چیوەن وەڕا کە ئجرایەتی گشتێکی بکەفیتە ڕێ یاری یە دەور بچی لەبان ڕاگەی هەساب مەسە پاکی و ڕاستی و ڕدا ئەمەی یاریە ئەم چوارچوەی یاریە سە لێرە یارستان ناتوانێت بێتن یاری ئەشێ بێتن کە تۆ یەژی لە دەورە هینە یارستان بێت حتا یارستانیش بێتن ئەفەرکین لە دەورەی شاخۆشین ئەم وشە چوو دەکات خۆ بەومانە نییە کە دین بوەستن ئەتۆ ئیمڕۆژ ئەم دینە بە چیە ناسی بە تایبەتمەندێکە سمێڵت بێتن نەزرت بێت سەرسەبەردەگی بکەیت کەڵام بخۆنیت ئەمانە خۆ تۆ هیچ بەڵگەی کە نییە هیچ کەم لەمانە لە دەورەی بەر لە سوتان ساکرە ئەی چۆن دەتوانانی بێژی ئەم دینە بوونێت بە خاطر یەک وشە تۆ ئەشی بتوانیتن وەکو نظام باوەڕیک یا وەکو نظامێکی دیدگای فکری فەلسەفی بە پێی ئەسوول بە پێی پەرەنسیب لێکدانەوەی بۆ بکەیتن کە بزانیتن لە کام سەدەن کام چی بووە چه ئاڵە و گۆڕێکی بەسەر هاتووە خۆ ئەمە میراث گورانەکانە ناتوانیت لە سەدەم بەسرا 20 ساڵ لەمەوبەر لە یارستان قسە بکەیت چون ئالحەق بووە ئالحەق بەر لە ئەوەی لە نظر مەسەبی لەم 300 ساڵ ئاخرە کە خارجیەکان ئەو هەمکردناویانن لە خەڵکەکان 29یانە بەر لەوە گورانەکان بەسن بووە هین مناسباتێکی دینی نەبووە بۆ ئەوانەی کە خواندویانە مەسەڵەن خۆت گوو بین و 1000 ساڵ لە ئاسیا لە 3 ساڵ لە ئاسیا خۆی 1855 تا 1358 چەکە ویشتن خەڵک گاڵتە بە ئیسلامەکەن گاڵتە بە ئیسلامەکەن ئەوە کەسێکەن کە ئیمە لە ئەوروپا وەپیان وشن فیلسوف بتائیانە وەپیانوشن سوفی خۆ ئەمە سوفی ناوێکی گشتگیرە ئەو ئەڵە خراو تێگەیشتووە هین بووبین من تای لە دوو ڕاست دەردڵ تاریخ ساعدی ئەویش هاوردێت لە منتەقەی لۆرستان ئەسن پاپەی شەریعەت ئیسلام نوینەسن ئیسلامە ڕایان مهم نییە لە فرسە چاواتگە یەوەی معنیەسە کە گورانەکان فرزاڵ بینەسن لە نەزەر فکری و لە نەزەر کۆمەڵایەتیە خاون قورسایی تایوەت بینەسن یعنی دین هیچ تەنیا ناوێکی بەسرا خولافا بیەزم تا خەڵک ژیان خۆیان کردن چون لە دەسڕەست نەوینە وە تایوەت منتەقەی گورانەکان منتەقەی هەورامان منتەقەی لۆڕستان منتەقەی کوردنشین ناوچەی کوردنشین هیچ وە پای فەلسەفە ژیان و بینە خۆی شارەکەی کەسێک هەڵویژێت نازان چی هەڵویژێت
وەری ساڵانە کە پەیکەکەی هەنێتە ناومەردم هیچ کەس لام لە پەیامەکانی ناتێت پۆستەکەی مقامەکەی وەراسەتی نییە مەوروسی نییە لە باوکیەوە پێ ناڕست بەڵکە هەڵوژێت خود سەیشەمزین هەیدەری 82 ساڵ لێوە توای فرقەی یا ڕستان دروستکرد ویشتی کەسێکی کە بوونە پیشوە باید بەلەد دنیا بن نە بەلەد بین ئەخەی وە سەرچۆوەکان درست ناخوێنین بە ڕزەکان سەرچۆوەکان سەنگین سووک ناکەین تەنیا چین خرافات نور عەلیە لایی و نازانم حاج نێمەت کە دکتۆر مامەد مکری و سولتانی و نازانم بورەکەی و یانە هاوردنە نیسانە ئیوەی هەچین ڕوونویستی کەسی قاسم هەرە و کارە کرد مەجید قاسی هەرە و کارە کرد بەهرامی هەرە و کارەکە ئێرەج بەهرامی لە سوورەی عێراق هەر کەس نووسراوەکە هەچی سینەکەی مینۆرسکی و ئیوانۆف و حاج نێمەت و نورەلایی هەروە سەر چاوە دینەکان سەرەکیەکان بخۆ ئەوانەی کە هیچ کامیان وەڕووی کەڵام نوونە دەستڕەسی وە کەڵام نێیاشتە تەنیا دەستڕەسی داشتەسن وە شعرەکان خانەڵماس بێسن خانەڵماس و خاناتەش بەشکن لە سەفەویە لە ئەلحەق سەفەویە بەشکن لە سوفیگەری یەسە کە هیچ ڕەبتێک نێرێ وەگەر جان بینی فکر فەلسەفی داناوێت گورانە خۆ ئەمە فەلسەفەی یارسان هەر فەلسەفەی یانی چی یانی چیرو خۆ ئەمە لەسەر ئەم چوار کوڵەکە خۆ ئەمە فەلسەفە نییە بەڕێزەکەم ئەمە ئەسوولی کە تۆ وەکو واجب هینی بکەیتن ئەمە لەم ڕوانگەی جنابەت و کە مەسەلەی یعنی واجب یعنی فەریزە خۆ ئەمە تو چی یەکەی ئەمە هینەکان چیە نورەلی ئەلاهی ئەمە ئەلاهی لە ڕوانگەیەکی سوفیگەری کە ئەو ئالحەق بە کەسی کە چوار قۆناغ تێی کردو قۆناغ بەسڵا شەریعەت و تەریقەت و معرفەت کە گەیشتوت بە حەقیقەت ئالەق کەسێکە کە گەیشتوت بە حەقیقەت بە هیچ بنەمای تیشە بۆ دانەناوە بۆ گەیشتوت بە حەقیقەت تەنیا وشەست ئێستا ئەم سەیدی لە خۆیان بە سەید ئالحەق زانن و خاون حەقیقەت لە نور عەلیە لایی خۆ ئەم بەڕێزە چی کرەوە تێسن هینە ئەم ئالحەقە چیە ئەو مەراڵەت پڕانێ ئێستا ئەشید لە نەزەر تەکامل ڕووهیوە سلوک بکرێتە ئەیەک لە ئەو ڕوانگەوە ئەمانیانمانی کردووە ئەمە لە نەزەر فەلسەفی هەر ئەو پاکزین و پاک دەست و ئەوانەسە کە شێخ ئەمیر وە زوانێکتر بردێسێکە ڕەدا بە معانی باسڕە ئیزەدانیە ڕەدا ئەوەسە کە تۆ خێرمەنی خۆت لە خێرمەنی کومەلگا بی خۆت وەکو باسڕە ئەتۆمێک لە ملکول هین ببی کومەلگا ببی یعنی تەکمیلکەرەوەی خۆت لەگەر کومەلگایە تۆ بدون کومەلگە هیچ مرۆڤ بدون کومەلگە هیچ کومەلگا و مرۆڤ تاکەکان یەکان تەکمیلەکە یەکان تەواوەکە بۆیە ئەمە خێرمەنی تاک خێر خۆی لە خێر کومەلگاشی ئەمەسە کە خەرمانی یاری هاوبەش یاری و پەیمانە خەرمان یاری و پەیمانە و یاری و بەش هاوبەش کتێبی پیرۆز سەرنجام ناوی نییە بەڕێزەکەم سەرنجام ئەو بانەیە کە لەسەری بڕیار دریاوە ئەوە سەرنجام پرۆسەیەکی باس و هینە ئەوانەی کە بوونە سزگاسە ئەوانە سەرنجام بۆ کرد لە دەفتەرە نووسیانە دەفتەری سەرنجام دەفتەرێکە کە وەکو یاسای یاری چاوی لێ کرد کە دواتر کە ئێرەکانی
مدیریت خۆیان دامەزە کومەلگاکە سەروەخۆی وە بوتە یاسای کومەڵ یاسای بەنەبەتی کومەڵ تەکمیلێکن هینێکە ئەمانە قوڕن دەورەی نییە ئەمانە هیچ دەورەی نییە ئەمانە جالیاتە هەفتوانە جالیاتە دەورەی بارگە بەشی کەلی درستە گڵێم وە کوڵ جالیاتە دەورەی چلتەن نییە چلتەن خۆی جەم یاسادانەرە سەرپەرشتیارەکەی شاسن ئەمانە هەمووی بەڵگەکانی هەست دەورەی ئابدین هیچ هینی نییە ئابدین و جافەکان لە ناو خۆیانە بۆ باسییان دەتەک سەهاکە گفتوگویان هەست کە چی بکەن کی بێتە پادشا کە چۆن بەشدار یاریەکە بن ئەم مەجموعی گفتوگو لە ناو جافەکانە بوەسن کە بڕێک لە ئەم گفتوگۆ لە بین ئابدین و ساکە بوو بڕێکیش لە بین ئابدین و مەلاکانە بوەسن کە حکم فتوا و شتێ دانەسن خۆ ئەمە بواردینی نەبووە سەرنجام لە سەدەی هەشتم و نۆم کوچی داوە نووسراوە بەڕێزەکەم هیچ سەرنجامەکان گشتی گۆبینە و لە 2 تا 3 کتێبخانەک هەر کامی 20 جلد کتاوی تێبوەسن دەستنووسی تێبووە قسەکە هەمووی نفلەکردن هەمووی فۆتیاوە تەنیا سەرنجامێک نەبووە تەنیا دەستنووسێک نەبوو گۆبینی وتووە لەناو ئەوانە ناسراوترینێک دەفتەرێکە بەناو دەفتەر چوار مەلەک یا سەرنج هەڵا ئەمە بیچۆخ ئەمە چوار فیلسوف ڕەمزبار و یەریتە نووسایە ئێمە هەمووی ئەمانە خستینە سەر ئەمە گاڵتەجاری سەفیزادەی بۆرەکەی وی بەدوایەکی هینە ویدۆکە زۆر هین بوتم زەنگ ئەم مەراسم شاید ئیمان و ئەمانە هەمووی ڕوانگەکی ئیسلامیە بەڕێزم ئەوەڵ ئاخر وە دینیار هیچ مانێکی نییە وە دینیارە سن مانێکی نییە وشەیەکی مندراوردیە خۆتان دروستان کە من تا ئەوەڵ ئاخریان مەبەست لە جەمەکە هەر لە ئەوەڵوە تا ئاخر و ئەم حەڵقە ئەوڵ ئاخری چێ دیار نییە هەمووی یارە هەمووی هاو بەسڵا لە نەزەر موقعیەتوە لە نەزەرەوەی بەشداربوونی یەکسانن هەمووی یارە هینی تیان نییە بەسڵا سەروەر و ژێر دەست و نازانم چین پەرهیزکار و مەلا و نازانم مرید و فڵان مرشد و مرید ئەمە یارە ئەم جەما ئەوە تا ئاخری یارە بەو ماناسە نە بە مانای کە ئەوەڵ خوددا بێت و ئاغری تەر خوددا ئەمە هینی خوێندنەوەیکی ئیسلامیە ئەم کارە ئیوە کرد بەڕێز مەراسمی ئاینی ئەمە هەفتەی جارێک ئەمە هیچ هیچ بنەمایك بەڵگەیەکی نییە تەنیا بە خاطرەوە کە هینە جمانە تاتیل بۆ شۆڵ پەنجشەمە چوونەسن لە هینە جەم بوونەسە لە جەمخانە و شتەکان بۆ سەعات هیچ بنەمایکی نییە بەڕێز چوونە چیکەن نەزر و نیاز دوادەن و هەی بەسڕا بڕێک بچنە حاڵەت خورسەوە هیچ بنەمایکی پەیوەندێکی بە جیهانبینی دانایان کوردانی چوون ئەمە ڕۆژوو لە دو سێ ڕۆژە خۆ بەڕێز دەکانم خۆ ڕۆژەی من بەڵگەکان من خصوصی ژێر ڕخنا خۆ ئەم ڕۆژوە سەهاگوت و ڕۆژوو برن یا فلانەکە زۆتۆ ئەمە وتنەکە نییە خۆیان قەوەڵ تاسەکان سەهاگ هەفتوانە نازانم کەسی لە ئەو سەردەمە ڕۆژێک ڕۆژیان گردووە بەڵگەتان هەز ڕۆژێک ڕۆژیان گردوو تەنیا ڕواەتەکان نییە کە هاژنێمە درستی کردێتن یا ئیوانۆف بەخاتر سڕینەوەی ناسنامەیە کورد مەجموعەی خۆرافاتەن خستنە بەسرا بۆ شاردنەوەی ناسنامەی ئەسلی گورانەکان کردن بێت ئەبێتە شەوناسیا ناسنامەی کورد وە سڕینەوەی ئەم دین بازی و نازان تریقەت بازی و سوفی گەری بازی هاورد ئاراوە ڕۆژوو هیچ مانایکی نییە لە ئەم جیهانبینی فەرسەر خۆ تۆ ڕۆژەکە بۆتمەوە خۆ تاکسە دەجێنە و ئارهەق و کاکێ و نەزان بەخۆی چیکە بگرێت بۆ تیریت ئەیکەیتە هین بۆ من
ناسنامەیە من یا باوەڕم من کە هیچ بنەمایەکی نیە هیچ بەڵگەیەک نییە بەڵگەم بۆ بێرۆکە ڕۆژێک ساعت ڕۆژێک کرد ڕۆژێک یا کەسێک تر بە قەڵخۆتان لەو یارانە ڕۆژێک کرد ڕۆژێک تر سەیید بەڵگە بێت کە ڕۆژێک سەیید ڕۆژێک کرد نییە بەڕێزەکەنە ئەمە ڕواەتێکێکی لەم سەدەی ئاخرە دروستیان کردووە لەم 200 ساڵە لە دەورەی گوبین و هەموو بەشەکان کە ناویان داودی و نازانم یادگاری و ئەبراهیم و چەندین ناو هاوردەسن کە تەنیا بەشی کردیان ئەم ڕۆژۆگە دوست ئەمەی چه خو من لە بەرنامەی کەچمە سەری لەوە لە یەهودیەکان ئەمە نەخگرت کە ڕۆژەیەکی ئەنەس بکەوانی دو مینیانە دو مەراسمان کرد دانەیەکێک کەڕەشێ بە دەور سەر پیاوەکان و مامەر بە دەور ژنەکان سەر ژنەکانە بەخاتر نازانم گونایان بۆشت چیان کرد هینێکتری کە مەناسبەتێکترە سەر و ڕۆژێک هیچ بنەمایەکی نی لەم جیهان بینێ چون ئەم جیهانی بینە لەسەر بیرکردنەوە لەسەر تجارەت بە گەوهرە یاریکردن بنبار یاری بنبار گەوهر سەربار یاری تو بزانیتن بە گەوهەری یاری بکەیتن بۆچی بۆ بەرقرارکردن داد بۆ ئەوەی کە لە داد و بچیت هەمە جەمعی کۆمەلگاکە جەم بکەیتەوە خۆشک و برای ئەمە مزەخەرفترین شتم خۆشک و برای یاریە ئەمە من نازانم لە کوڕاوردان ڕێش و سمێل خۆ سمێل وەکو پرەنسیپێکی ڕێکخراوەیی لە ناو 72 بارگا نە یەکترین ئەتۆ ویژیت ئەم دینە بەدە ساکیت بە خوددانێک سروبین بەڵگە نییە کە بە لەوە ئەم سمێڵە جێبایە خۆ ئەمە ئەم سرودە کە بەڕێز هین هاوردەسێ بەڕێز هەردەوری کاکەیی کە فامی هاوردەسەرە خۆ سێوەڵ مورشان پێی دین نیشانە پێی دین نییە مەجالە نیشانەی تۆفیر یار چ قەیرانە خۆ ئەگەر ئەمە پێی دین بێتە لە ئێرە باوەڕمەند نەیار باوەڕمەند مرید پەیرە و لە دینگەلێک کرد خۆ تاکە بناسن کاکە و برانە کاکۆ ئەمە مزەخەرفە کاکە و برا چە هەر ئەمە تا یار چەخاران وتی گیان خۆ ئەمە لەلایەن بارگاکان و کەسیان هەناردووە نوێنەریان چوەسن ناو کومەلگاکانتر کە بزانن چۆنن لە تەک ئەمانەتوانن بهین بکەن باسەڵا بەیعەت بکەن لە تەک ئەم یاری ئەمانە هاوکات هەڵبرسن بۆ گردن دەسڵات کومەلگاکە خۆیان بەدەستی خۆیان خۆ بەخاتر ئەوە نوێنەر ئەم یەکانیان نەناسیوە ئەم بارگانە کە نوێنەر ئەم بارگاکە لە تەک نوێنەر ئەو بارگاکە لە شوونێک یەکگرن بزانین یەکان بناسن یارمەتی یەک بن پێویست و یاریمەتی یەک بکەن ڕانەمایی یەک بکەن ئاڵە و گۆڕ بیر و ڕا بکەن زانیاریەکان بنە اختیاریەکان بۆیە سێوەڵ پرەنسیبێکی تەشکیلاتیە خۆ لە ئەمە نووسیە یاد لە خال جیا بکات و یاد لە قەیران لە دیگەران جیا بکات کەسێکە بە شوون ماموریەت شۆسن لەلایەن بارگاکان یەکان بناس پیاڵێ ڕەحمەتم واردەن کاوەمێت ئەمەی چە هەمی نورەلیە ئەمانە ئەم سەر چاوی نورەلیە ئەمە لە ڕوانگەیەکی باسە معرفەتە ڕوو ئەمە هیچ خود حاجی نعمت و نور ئەدایی لە قورئان ئەم دینەیانە دەرهاوت بووە هەموو بەڵگەی سمێڵ و ڕوژە و نازانم هیچ شتێکیان ئایەی قورئان نەخوو من ئەمە خستومە ژێر باسوهین لە ئەو سێ چوار ویدووە لەسەر بورانالاق و ئاسار الحەق و لەسەر نووسراوەکان هاج ئەمانەمە گشتی بە بەڵگە خستووە سەر بەڕێزان خەیوە ئەشێ تۆزێک لەسەر زانیاریە تازەکانی بتوانین خۆتەن دۆڵەمەند کاوەی مێرد جەمەن لالە و دوعاوی
نەک سوژدەی خاکن سنگ و مهرە ئەمە جالە جال بەڕێز ئەمانە جالن بەڕێزان نیکانن چاوان نور ئەم هەڵاڵ و هەرام شەریعەتە زۆر مزەخەرف نازان چۆن ئەوە زانیاریتان کەمە و زلزل قساکەین بۆ خۆتان لەسەرەوە هەساوەکەین ناتێن دابنیشین تێ بگەین لە هەڵەکان خۆتان ئەمە من لە دوو کەڵ هین دروست کراوە چاکان لە دوو کەڵ دروست کراوە لە ڕووناکی دروست کراوە بەدان لە دوو کەڵ ئەم مزەخەرفە هین سرودەی کە بەناو چواردە بەدان ئەمە جار لە بەڕێزەکان دەتوانن دەیان ئارگومنت بۆ هەرکام لە ئەم نیم خشتانە لە ئەم خشتانە بۆتان بێرم ئەخ ئەم مزەخەرفاتە چیەی وەکو بەڵگەلێ استفادە بۆ ئەندی یۆردە چاردە بەدانی ماوەوە دوو دشان ئەزەڵ دەمانی خۆ ئەسرن منزور لە ئەو هینیچە دووکەڵ ئەوە نییە کە بەدەکان لە دووکەڵ ئافری دەبێت هەموو ئەمانە لە چوار ئەنسەر ئاو وا و هین دروست خۆ ئەمە تەرتیبێکی مادیەتی هەست هەتا هاج نێمەتە لە جێهونابەت هیچ ئەو تەرتیبە بردێسە کار خۆ ڕا دروست بین کائنات کە زەڕاتێک هەزار هین ئەوەز کرد هەزار چەند ساڵ 50 ساڵ ژیان کرد هەزار و یەکمی چووچەکرد جێ بازخواستە ڕاو هەزارە کەس هەزار و یەکمی ئەوەتانی چ لاود ئەمە جالیات و هیچ هینێکی نییە چاکانم لە ڕووناکی و ڕووناکی بە دانایی بۆیە دانایی بۆیە کوورەی جەم شمشیر ئەلماسەتی بژەنی ئەم قلیان ملیان ئاتەش بەگێلە ئەمە منداوەردەی خۆیانە هینێکی هاج نێمەتی چایی نووسا سنجفکردۆسی چایە دروست دەکەم بوو چای ئەڕا تەریقەت ئەمان زمانێکە خۆی حرام کردست نووسا بە خاطرەوەی کە وەکو نیشانەیە گەڕای تەریقەت مەبوو ئەمانێکی هیچ هینێکی نییە بەڵگەیەکی زانستی نییە کە خراوەیە دەربارەی ژیان و مەرگ ئەمە تر زۆر نەگەیشتنە بەڕێزان ئەمە ئیمە دوونەدون هیچ بنەمایەکی بەومانیە لە شوێنێکی وە یەشی واتە گڕێی ڕوو لە لەشتە خۆ تو لە شوونی کە هەمە نازانی ڕوو هەیە لە لەش ئەگوڕێت یا یەک زاتە هەمە ئەوەتە بۆتان ڕوشن نەبووە بە ڕێزەکان مەمسەفەڵەکە دین و ئەردەویل کاکەی هەر ڕوویان بردێسەکار وەسی لێرە ڕوو بردێسەکار بەڵام نور عەلی و ئەلەوان لە قسە لە زاتەکەن حاج نێمەت قسە لە زەڕاتەکە ئەمانە هەمووی ئەشت لەم مەفهومانە تێبگەی کە بزانی خەریک چیت و لە چه قساکە دوونادون کە ئەوان لە شوێنێک نووسیە سەکەمە چوارمین دینە لە دنیا دوونادون نییە دەوەرانیەت ڕوویە سیرکڵاو لایڤ کە هەندوویەکان و نازانم بودایەکان و فرە کەس وەسڵا لە جای ئەوەی کە یەخەتی بوتن لە زایش تا ڕستاخیز ئێتقادیان وەوەست کە ڕووهین بوتن دەوەرانیەت دێرێتن لە هەندوویسەکان ئەوەسە کە کاستەکان یا چتۆبان یەت تو هیچ بەڵگەت نییە کە لێرە ڕوو چەلی قومی بەڵگەت هەست ئەڕا کام ڕەفتار تۆ چاکە باسڵە ئەو تووشەتە ئەو کارماتە تۆزێک بەرزە بێتۆ بە خاطر کام کارت کام ڕەفتارت تۆزە نزمەتێت بەڵگەت هەست بوو ئەم ڕووها پەیوەندی لە تەک ڕەفتار مرۆڤەکان چی دەتوانی بە بەڵگەم فەرمای چییە
دوونادوونی چی و کەشتێکی و پاشێکی دوونادوون لە جیهانبینی فکری فەلسەفی دانیان دوون دانایی ئەوەزی پاک باز بیتن دەزانی کەسێک دێت و باشتر کارەکان ئەباتە ڕێوە شوونەکەی خۆی پێ بدەیت دەزانی قسەکەی باشترە قبوڵی بکەیتن ڕاهەڵەکەی باشترە وەری بگریت ئەوە سە دوون لێرە شوونگوڕەکی باسڕا نەڕووگوڕەکی یازە تو زات لێرە زات کەسپێکی وەختێ لە جەمەکانت وە کڵام فام بکەیت یعنی زات جەم زاتدار بیتن دیدەدار بیتن بە دیدە وەکو باز بتوانیتن هینەکان مەوزوعات مەسائل بوینیتن ڕاهەڵەکان بوینیتن وەسە کە فەرقەکە دوونادوونێکی لە ئێرە لە جیهانبینی فکری فەلسەفی قسەیەکە دوونادوونی داناییە نەڕووی نەزاتی زات قەیبی نییە زات تۆ دانایی فەلسەفیە زات خۆ ئەمە تۆ ئەم بەڵگە ئەخە چۆن دەتوانی ئەمە خوست و سوورەیەک نییە کام ئایە لێ وەربگری ئەمە بەنێکی کامڵە چۆن دەتوانی هەفقەت ئەم خشتە لێ بە عنوان بەڵگە استفادە خۆ ئەمە خشتەکە لێرە شەیخ ئەمیر لە ئەم بەن کوورەتان بوونە ئەی کوور باتنان کوورەتان بوونە تا ئەگات بە یاران مەترساندەی سیاسەتە تەسلیم گیانان چوقەکەی بەت ئەمە جالیان کردووە ئەمە گیانان نییە ئەمە لێرە تەسلیمی مێردانە دوونای دوونە تەسلیمی مێردان دوونای دوونە نەگیانە ئەتۆ هینەکە خاص خشتەکان لە تەگێکە هەڵ نەسەنگین خۆ یە شەرت و میزان یە ڕاگەوشوونە تەسلیمی مێردان دوونای دوونە خۆ تو شەرتت هەست قانونت هەست بڕیارت داوەسن کە هەر شوونێک هەر دوونێک هەر بەرپرسایەتێک چۆن بێتن کی بواتێ ڕۆ چۆن چو کەسێک شیاوە کە لە ئەو شوونە بەرپرسایەتی بگرێتە ئەودا وەربگرێت خۆ ئەمە شەرت و میزان ئەمانە کومەڵایەتین ئەمە شەرت یانێ ئەو یاسا و ڕیساغە لە بۆ شوونێک بۆ بەڕێوەبردن کارێک میزان ئەو هینەسە ئەو قانونمەندیە یاسامەندیە سەکە تو بەپێ ئەوە کارەکان جیبەجووە ڕاگە و شوون ڕاگە ئەمە مەزهەب نییە بەڕێزەکانە مێدان تەسلیمی مێدان ها دوونای دوونە خو لە ئەم شوونە بەپای ئەم میزانە چ کەسێک شیاوە لە کام شوون کام ڕێگا بۆ بەرپرسایەتی کام ڕێگا بگرێتن لە بەش نظامی کارکە لە بەش دادپەروەری کارکە لە بەش بەسەڵا پەروەردە یا باراوەری بەرپرسایەتی بگرێت لە کام بەش لە کام گوشی لەم کومەلگا بەرپرسایەتی وەربگرێت ئەوە بێت دوونی ئەوە ئەبێتە شوونی ئەبێتە مەنسەبێ ئەمە ئەم باش گیان نییە یاران مەترساندەی سیاسەتە ئەمە نیمە ئەو نیمەکە هینیان کردووە خۆ سیاست لە مەزهەبە نییە تو لە واجبات و فەریزە قسەکەی نە لە سیاست کومەڵایەتیە لە ڕێکخستن هاوپەیکی دروستکردن لە باڵانس بەسڵا جیگەوشون تاکەکانە لە کومەلگا لەبار دەسڵاتوە لەبار بەشداریان لە ئەمورات هاوبەش کومەلگا ئەمە یاران مەترسان نەی سیاستە یعنی تو بێژیتن شێخ ئەمیر فیلسوفێکی گەورە فەرق بین پەرهیزکاری و سیاست نەزانێت تا بین سیاست و بەسڵا هین نەزانێتن مردن و ژیان ئەمە بەڕێزەکەم ئەمە شێخ ئەمیر کەڵامەکانە من چەندانە لە بەنەکانی شیکاری کرد مفترم مهمن متای دەستکاری چند ناویە تەسلیم گیانان نییە تەسلیم مێردانە مێردان تەسلیم دوونەکان شوونێک کە لەتر شیاوتر خاستر کاراتر درستتوانن
هەڵسووڕێن تەسلیم ئەو شوونە بن ئێرەکانت توانایی بەسرا لە بوارێک و بەرپرسانەکانی خۆی تر ئەو تەسلیم ئەو شوونە قبولەکەن دی ناچی ێژێ من ئەش بوومە پادشا من دەتوانم بوومە معلم باستا مامۆستا ناتوانم بوومە وەزیر خۆی تر مامۆستایەکە بێتە شوون من دوون من ئەو شخصیەتە ئەو بەسرا کارکتەرە کە من هەڵ بسووڕێمە لە کومەڵگا یەسە من وەختەکە هینە ئەمە من شیکاریم کردووە سندە هینە ویدیۆیکە ئەمانەیە جاریاتە هینیان کردوە زیایان کردوە ئەمانەی کە بڕێکەلیان چی دەستکاری بوو یاران بیباکن لی جسم و نەیگیان و مەخشەڵ مەڵان و مەخشەڵ مەیان و مەخشەڵە ڕۆشناییە وەڕوح و جسمانە خزمەت کومەڵگاکە ئەمە باس مردن نییە ئەمە دەستکاری بووە مردان خۆیتەی بەتە لە شوێنێکە هاوردیانە سووە مردان قوتەی بەت نییە تۆ تەسلیمی مێردان بۆ کاروبار بۆ وەڕێوەبردن بەرپرسایەتیەکانە ئەمە خۆشحاڵیوە پیشوازی لێ دەکەن و فلان ئەم دنیا باش دوزەق لەم دنیا خۆ باشتر بوو دوزەق نییە تۆ قەرارە چی بکەیتە خۆ لەم دنیا بەهەشت خەریک بە چی درستەکەی خۆ هیچ دەستور ئەمەڵ مەسەبیکە نییە چۆن بەژ درستکە باشتە ئەم دنیا تۆ ئەش چی بکەیتن ئاو زوڵال لە فکر درستکی لە جەمەکان ئاو زوڵال بیخەیتە ناو کومەڵگەکە بتانی بکەیتە گوڵسا تاکەکان وەکو بڵبڵ بۆ خۆیان بەخۆشی لە کومەڵگاکە بژێن ئینسانەکان پەیوەندێکی بەسڵا کەپ و شەمیان بێتن پەروانە و شەم ئەمانە هەمووی بەڵگەیان هەست چاک و خەراپە یارستانەکان سوێن ناخوانە بەڕێزەکەم ئاخە تۆ هیچ چالی چاک و خراپەی چیە لە کام بوارەوە بۆ تو چاک و خراپە ئەشی یا بە فەریزە و واجبات وە پەیوەندی بیتن کی کام ڕەفتارت خراپەست کام ڕەفتارت بەڵگەت کووە یا ئەشی بە لەبار فکری و هین لەبار ئەخلاقی و هەڵت سەنگ خۆ ئەوش لە نەزەر فەلسەفی تۆ گفتگووی لەسەرەکەی کە چی چاکەست چی خراپەست دەست و دڵت بکە شەرە خۆ ئەمە فەلسەفەست ئەمە واجب نییە ئەمە ساحە هاوار ئەو سەرە بارگای شام وەستەن هاوار ئەو سەرە دەست و دڵ ویت بکە شەرە هەر کاری بەدە ئانە مەکەرە ئەمانیانە تۆزێک هینیانوە کردوسن باسرا وەکو ئاموزیان وەکو دەهینیان دەریان کردو ئەمە زیاوەسن نامەردان هەرگزمەوە و چەنی ناوسانە قرار مەنێرە و تووە کەچ شەکان دەست یار مەدەرە و پیرکە سوژدەمەوە ئەمانە زیایان کردوسن کە کردێنس بەسرا ئامۆژگاری تا ئەمە فەلسەفەست بەرزانە ئەمە تو لەسەر ئەبیتە سەرسوڵتان بارگای شا تۆ بەسەر مرۆڤەکان ئەم دەم و دەستگای شاییە ئەم نظام کومەڵایەتیتە چی بە عەقڵ ئەچێتە ڕێوە ئەتۆ ئەوەنە دانایی دەچیت بچتە سەرەوە کە بتوانیتن چاک و خراپە لە ڕێ قەزاوەت خۆت و لە ڕێ وجدانی و قەزاوەت خۆت کەی کە ئەوەی کە دەست و دڵی وێت بکە شەرە کە قازی هەر کاری بەدە ئانە مەکەرە ئەو بەدە تعریف کردیاوە تۆ لە داناکانترە هینت کردووە ئەسوولەکان تعریفت کردووە یاساکان تەبیینت کردووە تعریفت کردووە کە یاساکە بۆ هەر بواری کام یاسا حکومەت ئەمانە فەلسەفەن ئەمانە ئەو هین نییەن مەذهەب نییەن خۆ هەر کەس دەست
خۆ ئەمە ئەم شەخەمی لە شتێکتر قساکە مێردان ئەو نەزەرا کەدەی کەسی مەلۆ سەد ئاسیا و سنگ بگیروش نەسەر هەچ نێ و نەبوو نەدیێن تەمەنای دڵبەر حالا ئەمە هینێکە وینێ سنگمورێ نەجەزیرە بوو هاویای شارەی جوش کوورە بوو ئەمە لە هەمووی لەسەر تەجروبە وەرگردنە لەسەر کوورەی تەجروبی لە کومەلگا لە هەین هەڵسوڕان تۆ تەجروبە وەرگری ئازمون زیاتر داناییت بچێتە سەرۆ بردەبار بیتن ڕابردە بیتن ئەمانە هەمووی مەفهومی بۆ داناوە هەمووی مەفهومی هەست تاریف کراوە خۆ ئەمە سرودەیەکترە ئەمە هینە ئەم هەر کەسی دە و دڵ چەنیشیانیان چکانی یاری خەوەردار نیەن خۆ تۆ ئەشێ لە تەک هامدڵەکانێکتر هامدڵیت بێتن هامسەریت بێت هامگامیت بێتن کە بتوانیت لە دوکان یاری خەوەردار بیت ئەمەی لە دوکان یار نییە لە دوکانی یاریە یا لە دوکانی یاران دوکانی یار ئەمە هەر بەو بیرروکەیەکی یارخوا بێتنی خۆخوا دوکانی هاکو خۆ دوکان شتێکی فیزیکیە شتێکە ها بەرچاو تو لێ خەریدە وەختی تو لە دوکان یاری قسەکەی دیانی ئەو مەدان یاریە کە وەکو تاجر کاڵاکان خۆت گەوهرەکان خۆت ئێوە ئیدێتە دەست شارەزاوەکە گەوهەر سەنجی کاڵاکانت زانن ئەم کاڵایت ئەم تووریتووە ئەم ڕێهەڵتووە ئەم باسڵا مەکانیزم پیشنیاری تووە ئەم چاکەکردن یاسایەک ڕێسایەک ئەمە باشی یا باشی هەستەنگانێنی بۆ بکەن باش بوو ئەچێتە بوارجی بەجێکردن لەلایەن جەم لە ناو دەفتەرە ئەنووس ئافرەت لە کۆمەلگەکە ئەمە زۆر مەسخەرە سەم کارێتی خۆ ئەمە تۆ لێک وێژی ئافرەت و پیا و یەکسانە خۆ درووەتی خۆ نەز نەزت توانێت دوای بنێت لە ناو جەمە توانێت دابنیشێت ئەو کارێرە لە بوار مەزەبی پیا ئەکات ئەوە ناتوان تازە لە سوفیگەریە دەتوانێت بێتە دەرویش متای لە کەلامخوانینی تا ئەم سەردەم ئاخرانە کەلامخوانینیش لە تەمیرە ژەندنەوەیکە زۆر باشترنەوە بەقەڵیەکە سوختانی بەسەقەی سەر جمهوری ئیسلامی و باشتر بەخاترەوە تەمیرە بژەنن فکر نەک لە بوار تەمیرە ژەندن و نازان مۆسیقا و هینە مۆڵەتیان پێدان متای لەبار ئەو فکرکردنەوە هاوفکری و ئەنجومەن و ڕێکخراوە دروستکردن مەمنوع متای بچوو علی بخۆن دەتوانی بخۆن ژنوکە دەتوانێت ئەمە موسیقی هیچ بنەمایەکی نییە کە زۆر مهم بێت هیچ بێ موسیقی هیچین مەزن ئەمە هین جاهلیات سۆفیگەریە بەڕێز لە جیهانگیری فکری و فەلسەفی دانایان کوردان لە هیچ سەردەمێک نهاتووە کە بە موسیقی هەڵیان بۆ هاتووە ئەوەی کە هێژن دەورە شاخۆشین موسیقی جاهلیاتێکە کە نووسیانە بەدەم تەیمور بانیارانی هیچ بەڵگەیەک لە سەردەم شاخۆشی خۆی نییە کە بێژتن من ئاوە موسیقیم ئاوە دەفم لێدە یا ئاوە تەمیرەم لێدە یا ئەو مقام مەخۆ هیچ بەڵگەیەک نییە تەنیا لە ئەم سەردەم و چوونە نووسەدە بە هین مقام هینیان داناوەست موسیقی و هیچ ڕەتی بە موسیقون و پادشا بۆسن چێسن ترازوو دابنێ قەپان دابنێ خەڵکەکە بسەنجی دانایان خەڵکە بسەنجی بزانێت کی باری سەنگینترە بار فکری بار زدانایی شخصیەتی کەسایەتی کی خاوەن فەزیلەتە بتوانن ئەوانە بکەنە ئەڵگوو لە کومەلگاکە بخەنە بەر کومەلگاکە ببنە پیشکان کومەلگا ئەم ڕاحەتی وازە لێ باید بە دوای بە ڕوانگەیەکی قوڵتر وەخت تۆ لە قسە لە زانستەکەی تۆ بتوانیتن لە ڕوانگایکی زانستیوە بزانی ئەمە باوەڕە یا زانیار هەڵێ بسەنی ئەمە جەلاڵە خانم سۆفی هینە
خۆ ئەمە خۆی نەبەرێشایی ئاڕۆ نیشتە بیم نەبەرێشایی مێردان و ژنان مەشین وەشایی وەخۆشی بەرەی شایی دەورە یانە پادشایی دێرە وەخۆشیوە چی چە بکەن گەواهی بێن ئەڕا شاخۆشین گواهی مەدان پێی شاخۆشین مەدان گواهی یعنی شاخۆشین هەڵوژانن بە قسەی ئیمڕۆژ هەڵوژان بۆ ڕفراندوم بەشدار بوونە ژن و پیاو بەداخەوە هەڵتن نەگەیشتوینی وە لە هیچ ئەمانە شاکان هەڵبژێردراون وەزیرەکان هەڵبژێردرێن لەلایەن دانەکان وایە بەم مانای ئیمڕۆژە تو کومەلگاکە دانە بەدانەیان باسرا ڕێیان نەخستوتە ناو سندوق متای بەهین لەو زمانە لەلایەن نیلە داناکانیان و نیلەر کومەلگاکان هەڵبژێردیانەوە ژن و پیاو بەشدار بوونە ڕای جەمەکان وەفران و بیوە ئاو و هارچوو ئاما وەفران بیوە ئاو خۆگۆڵ و وەنەوشە هەریزان جخاو پەری ئارایش دەشت و کوکاو ئەمە بە مانای نوێکردنەوەی کومەلگاست ئەمە دین نییە ئەمە وەفر بتاوێتەوە زنسان لەسەر بچێتن خەڵکەکە چه کومەلگاکە خۆیان بەهاری و فکرەکانیان ڕێوازەکانیان یاسەکان هەموو چشتن نووە تازەوە بگێت ئەمە مۆسیقاکە هینە هیچ بنەمایەکی نییە بەڕێزان مۆسیقا یاردی دەکانی ئەمە کڵام نییە ئەمە مقامێکە ئەمە چەندین مقام بەم ناوە هەست یاردی دەکانی بنیان سارە پێنووسی سیم و داود ئاواز سازە بنیامین سازە ئەمە جادیاتە بەڕێزە ئەمە مقامەلێکتر یاردی دەکانی هاوەشن بەشکەر بنیامین بەش مەکەر و بەش یاردی دەکانی گیلڕەم نازانەوە چێ باقی جەمەستانە بنیامین ساقی ئەمە یاردی دەکانی 6-7 مقام هەست بەم ناوەش دەست پێ ئەمە کەڵام نییە ئەمە تازە لەم سەردەمانە دروستیان کردووە ئەمە چە مزەخەرفە یارسانی بە چاوی ڕێزەوە ئەمە بە 72 دین نییە بەڕێزەکەم ئەمە 72 بارگە بوو 72 بارگە ڕێ ئەبێتە یە ڕێ پیر بنیامینیش ئەبێتە پیرە بنیامین دەستگیرن وەی گەواوبەیای شا و یار دەستگیرن ئەمە ئەبێتە پیر دواتر ئەمە تەقیرە کاتن ئەمە لە هینە لە ئەو گفتوگو چوار کەسە ڕەمزبار و یاریتەنە خاونکار خدای 72 پیرن خدای عالم نییە خاونکار شا بەبێتە خاونکار 72 پیر هەر کاملۆ پیرە خۆیان خاونکار بارگایکن خۆ 1001 خدا هەزارش پیرن خۆ 1001 کەس شیاوی مقام خاونکاری یا مقام پادشایی بێتن هەزاری ئەشی بێتە پیر ئەشی لە شوێنێکتر بەرپرسایەتی بگرێت تەنیا کەسێک دەتوانێت بێتە پادشا چون پادشا ذاتی یەکدانە شوونەکەی یەکدانە خۆ هەزاریان 1001 کەس لە کومەلگاکە شیاوی مقامی خاوەنکاری بێتن پادشایی بێتن چە بود هەزارەکەی باید دابەش بن بەرپرسایەتی تر بگرێت تەنیا کەسێکیان هەڵبژێریت بۆ مقام پادشایی خۆ داود ڕابەرن داود ڕابەرن موسی وەزیرن خدا ییوەن پیر هەیەک و خدا ییوەن یەک نەفەر یەک ئەندامە یەک یارە پیر هەر یەک پیرن پیر پادشا یەک پیر ئەمە چە جفت مدیریەت ئەمە بۆ دەستکە دەسڵات چە گەندەڵ نەوتن ئەمە مەزهەب نییە ئەمە فەلسەفەست ئەمە خانەڵماز ئەم 72 هینە هاوردە یاران لە بەنێکە بەناو یاران ئەزهار بوو هاوردە 72 دینمەوە و یەک دین
پادشام خۆشینە وەزیر بنیامین لە نسخەیەکی تر 72 دین مەبوو یەک دین پادشام هەر سایە وەزیر بنیامین 72 دین لە نسخەیەک ترە هاتووە 72 یەک دین مەبوو سەرمەسەب وەدەست بنیامین مەبوو ئەمانە جالیاتی کە خراو تێگەیشتنە لە 72 بارگا 72 ڕێ 72 دین هەتا چوتگا 72 دین 72 بارگاز نە ئەوەی کە هەموو دی تۆ چەند دین ئەوەڵەن معنیەشی کرد دوومەن بشماری لە ئەم دنیا کام دینەکان ئەبێتە 72 تازە بە تاریفی کە تاریف دین مەبانای خواپەرستی بێتن کە سادەترین تعریفە لە دین خۆ 1 ملیار هەندی هەرکان بۆ خۆی دین چینیەکان هەروە هەرکان بۆ خۆی هینێکی هەست بووکەڵێکی هەست ئەی پەرستی وەکو خۆ لە تاریفی کە قۆرتە تەنیا ئەدیان ئەبراهیمی بە دین هەساوتیە هەتا بودایی و هندویسم بە دین ئەساو ناکەن چونکە خودایکی نییە بەو مانایی کە لە ئەدیان ئەبراهیمی هەست واتە 72 کام 72 بۆ تووزی گیر لێ ناکەیت ئەمە هەڵەتی گەیشتن لە 72 بارگاز کە 72 بارگا 72 پیر دەسڵاتداری بی 72 پیرەکەیکی پیر پیران بنیامین سەرپەرشتیشت بی هەتا پیرالی هات کە سەیەل هەڵەیان خەزانن هەفتوانە کە خۆیان بەسا مەقام وەزیری بەدەستبەرن خۆ مەجبور کەفتن هەم پیر بنیامین هەم پیر پادشابی هەم پیر پیران کە بیکەنە دو مەقام دانەیەکی مەقام پیر پادشا هەر بۆ بنیامین بوو پیر پیران دانە پیرالی بۆ یەک شەڕ بخەف بۆ یەکە نەکە سولتان سەر پیرە زان سولتان مەرەموو سەر پیران پیر ڕووسەم سوو سەر پیرانە پیر پیران سەر پیران 72 پیر وە تووشنیانە بنیا ماوەرین چەنی چرا ئەمە لە سەردەمێکە کە پیر ڕووسەم بنێریەتە شوون بنیامین بێتە سەرپەرست چرانە ئەمە هەمووی باس کریاوەسە کە چۆن سەر و سامان بدەنە کۆمەڵگاکە خوان کە ئەمە ناچێتە سەر ئیتر شا ئەبێتە خۆی ئەبێتە خوارجەم چلانە جەم بەسرا پارلەمان بڕ یاسا ئەمە بەخاترەوە هاوردنەکردن هەفتە منزور 72 بیرێک ساگ خدای 72 پیرە خاونکار نەخدا خاونکار 72 پیرە خۆ یە ئێلبەگی جاف ئەو 72 دین بە یەک دین دەبێت سەر دەفتەری ئامین دەبی یا ئەمین دەبێتن خۆ ئەمە لە شوێنێکتر هاتووە 72 دین و یەک دین دەوێت سەرمەسەبی ئەمین دەوێت ئەمانە هەمووی دەستکاری کراوە هەمووی خراوتێگەیشتن لە 72 بارگەس ئەگەر دین و دووە خازمەزانی دیوە دین کەسی بەد نموانی ئەگەر دیوە خازمەزانی و ئاین کەس بەد ئەمە چەندین نوسخە هەست ئەمە جەل ئەمە بەڕەفتار شێخ ئەمێ چ ڕۆژ هەسا موانی دەفتەر هەر کەس ژ کردارە ویشمە و باخوە لەسەر دین نییە کردارە ئەتۆ دەست و دڵ و ویدە لەسەر خۆتوانی قەزاوەتی لەسەری کەسێکتر قەزاوەت مەکە کەردەی خاس و گەس هەر تو مەزانی خۆ کەردەی خاس و گەس هین خۆتوانی قەزاوەت وەرگری خۆ لە ناو یاریکە کردەوەی کەسەکان خەتایان چەسن لە دەفتەرە نووس متای بۆ کردەوەی خۆت خازانی خاسە یا گەس ئەمە کردەوەست نەدی سەرهەڵدانێ خۆ لێرە سەرهەڵدانێ کە چۆسە سەرەکە حەسەن هیچ پەیوەندیکی بە ئیسلام و نییە بەڕزەکەم ئەمە ئەم کورد زمان و فەرهەنگ و تایبەتمەندیە تەجروبی فکری خۆی بووە ئەمە سەیەژێتن ئاین کوردان کە بەو مانای تەواو دار و نەدار فکری و تەجروبی نەیەک بەناو مەزهەب ئەتو چۆن دەتوانی بابە سەرهەنگ و بالول بۆ ئاین کوردان تێ بکوشم تا تو بێژی من ئاینەکە لەو سەردەمە یارسەناوێت بوو
ئەخ کابرا ئاینەکە یارسەنای بوو بۆ ئاین یارسان تێدەکوچ نەبوو ئاین کوردان ئەمە جای لە ئەمە باوام هینە ئیسا باوامە داوت تۆ بزانە ئیسا باوامە شەیخ بۆ بەرزەنجە حاجی وە کاوەمە جیگای ئاخرمە و فەرزەند لاومە یاچە ئەم مزەخەرفاتە جوورکردە بەخاتر چی بکەن کە بێژن کە سەیەکان کوڕ هینن کوڕ ساکن ساک وە تۆت من کوڕ ئیسام خۆم زانم مناڵ بین چوونە مناڵ کەسی پێ ئێستا خۆم زانم هەفت مناڵەکەی خۆمیان هەفت سەیەکە چۆلیان بکە یا نور هەفتوان زات هەفتەنە ئەمە جالیاتە بەخاتر ئەوەسە خۆیان ئەمە جز هینەکانە ئەمە زۆر خامە ئەمە کە ئەوە حاجی و کابەی کردووە حاجی کابە نە لێرە وتوویەکە حتا بۆ معنی حاجی شێخ بەرزەنجە حاجی کاوەمە حاجی کاوەمە ئەمە دەستکاری بوو متە منزور باوکی کە کاوەی سەحاق بوو نەوەی کە باوکی چوت دین کردو چوت حەج کردو خۆ ئەمە مزەخەرفە بەڕێزە سولتان ساک بۆ هۆی خەڵک وەرگردن لە بیر و باوەڕی تایبەتی بەرهەمەند بوون لە ئاینەکانی زەردشت و مەزدەکی و مانەوەی لێکۆڵینەوەی تازە ئەمانە نیشانەداتن کە ئەسەن مەزدەکی ئاین نییە ئەسەن لە یە سەرچاوە ناوی نییە ئەمە لە هەندووی و هاوردێس و لە هەموو دینەکان هینێکرۆ ئەم مزەخەرفاتە کە ئەم تاقم وێ لە بەرزم لە هیچ حالی نەبینە بە شەرەفتان بەسەر خۆتان لە هیچ حالی نین بۆ زلێژین ئەی بۆ کارەکان خراوەگەین ئەمە شابراین کوڕی مامەد جێگەی سولتان بۆ کاروباری یاسایی و شەرعی باوەیە جێگەی سولتان بۆ کاروباری ئەرفانی کوڕی بەڵگە چییە بۆ ئەم خورافە بەڕێز خورافە ئەمانە تەنیا بەڕێوەبەر هەفت وات بەناو هەفتوانە بوون هیچ پۆخێکی مەسەلی نەبوو ئەمانیش وەزیر بوون شابراهیم باوەیار هیچ نەبوون هیچ کامیان باوەیار تەنیا پیر تەخت بوو وەلیعەهد بوو شابراهیم کەسایەتێکی دەستساز هیچ جێوشۆنێکی نییە ئەمە مزەخەرفاتە ئەمە ئیوانۆف نووسیە و لە تەک حاج نێمەت جێهوناباد هیچ سەرچاوێکتری بۆ ئەمە نییە زڵال و نازانم ئەو بەسرا سناریو و ڕوایەت نوویسی و ئەفسانە نوویسی وانە کە بۆ ئەوەی کە شوون هەفتوانە و ئەبراهیم بێتە کەسێکی مەسەبی هەمووی خرافە و ئینە جالیاتە دەتوانین لەسەری قسە بکەین باوەڕ مەکرد کە من یەکم جالیاتە بێن با بچینە ناو نرخیان و با بە ئارگومنت و بەڵگە لەسەریان قسە شەهامەتتان دێتن دەورەی بالەی هینە خۆ ئەمە تۆ چۆن ناخە بەڕێزگیان چۆن تو گەرەکتە کاکەی خۆی بە مسلمان نەزانێتن لێ گێژیتن تۆ بیر و باوەڕە سوفیگەری بۆسن ئەوەی کەس بۆزن بۆ بڵاوکردنەوەی بیر و باوەڕە سوفیگەری سوفیگەری خۆی بە سڵا خوێنینێکی عەرفانیە لە مەزهەبی خۆ تۆ ئەمە سوفیگەری یانێ هەیە سەر بینێکی دینێکی ئیسلام ئەمە مزەخەرفات بوورەکەیە ئەمە عومەری کوڕی لە هەبناوی بووە سو شاگرد نازانم ئەمام جعفەر بووە سووللایە ئەم برای ناتەنی نازانم هاڕونە ڕەشید بووە ئەم مزەخەرفاتی چییە کابرایەکی کوردی لە ڕوس یارانی هەمووی نازناو لە ڕسالیە ئەمە باڵول زاتی وەن یەکدانە ئەمە ئامیان ماچان باڵول دیوانە ئەمە مزەخەرف سەفی بوورەکەیە نازان لە کوورە هاوردی ئەمە
شێخ ئەمیر هینە بەسڵا زان چەنێ مزەخەرف ناسە زوان هین شێخ ئەمیر وەلی ڕابتەوە مرد ئازادە چون باولیل مەبوو هەم بەخشەیە درست شێخ ئەمیر مەرەموو لە دڵە دادتەن نەدەستین دەوران کە دادای دادتەن خۆ ئەمانێ ئەم دوو خشتەیە بعد ئەم مزەخەرفە هاوردنش دینیکردنە هەتا ئێرە لێرە مرد ئازادە بە هینێتین ئەو قەرمزژیرە نەبێت مرد ئازادە چون باولیل مەبوو بیزار ندیدار پاور و پیل مبو باولول ذاتی ون ذاتی یک دانه خوب پادشاهان همویان ذاتی یک دانه دانه ودن آمیان ماچون باولول که دیوانه که همه دستکاری دو همه دستکاریه ناتی که بتونین هر چی ببینین خو آمیان ماچون اما چه دستکاریه کی دیدیه دیوانه وی توردانا بو مرکو ایش میدان گردون رانا بو میدان گردون یاری دوره گردون چرخ گردون خو وقتی لدوری خوی توانستی مرکو رانی که توانستی سن میدان داری که چوگان بازی که دانا بیا باقی ام دیوانه و نازنم بابا سرهنگ بلشی بابا نوز بلشی تو یه درستی کرنا سوکیان کرنا که بتوانن ساگ و بنیان گذار مذهب دابن اما بالول چز یسا سرود اصلیتیست بالول اواتي ياران إيمة ديوان نية إيمة ديوان خاون ديوانين لتاق ياران چكن ديوان ديرين مديرية كومالغاكا اواتي ياران واتكي درسني يا كلمة تبا فهاوي جوش معنى الرسني إيمة ديوان ديوان حنيمة جيرين يك ويك شاران زنده کریم آین کردان که لوره که مثل آین ایران بخاطر سرینوه بخاطر لابردن ناس نامی کرد آین کردان بابا سرهنگ آین کردان لدوره ساکا کرد و کردستان یک سر داده اما رواندی که اما میجوی که خو اواتی یاران ایما که دیوانی نه دیوشیتی دیوانی مدیریت من هست جام جمان هست که چکیم شارکان گردیه من و زنوکن آین کردان که لشونه که کردنسه آین یاران لشونه کردنسه آین ایران هیچ کمی درست نیه آین کردان درست یعنی فرهنگ و تمدن کرد اوی که هستو نیستی فکری و کردوی تجربهی کرد هستی رسل و سامانده او آین کردان نه مذهب نه دین تبزن اما زندوکان آینی ایران یا کردن اخه تو بریزم با پیچه مثل زندگی و تویه که من چه زنده و اکم بود ورگردن دستلار تیک چون ساسان یکن دواره کرد خوی بوده خواهون دستلار سرحالدانی ام آین دوره با کوچی بوستنو بعد چیتن دوره شاخوشین که امان زانیاری کان هلند برزن داشت قلتت ماشه ام زانیان نکن اتو 300 سال که بسر بوستن باسترا خو اسا چون دتوانتن او سر بیود اما پیر همزه هورامان بارگاه شام وستن اکوی هورامان زاد و خالقی خواهی خواجه و میردان 300 سال سر بی کس پیش نزانن میردان و بسوز پریش مگیرن و عشق خواجه شان
ئاوەرد و مەیلان ئەمە دەستکاری بوو، ئەمە دەستکاری بوو بەڕێزە. خۆ ئەمە دەستکاری بۆ تۆ ناتوانیتن ئەم 300 ساڵە خۆ ئێستا سرودەیەک لە زەمان داود هاوردە ئەو کوێ کەسەزان بارگایشان وەستنەوە کوێ کەسەزان 500 ساڵ وەسەر وەست ئەو هەورامان بنیام ئاوەرد شاباز نەبووستان. خۆ 300 ساڵ سەر 500 ساڵ سەر ئەمە جعلیاتەکەمان سەرزەن کرد. هیچی تێک سەر نەبووە وەختە سەر بۆی چۆن دەچن دەتەک مەلا فەقیه قسەکەن چۆن دەچن دەتەک مەلا مۆتەبەر دەودانە قسە بکەن چۆن لە سەرگەتە بابە ناوس خەریکە دەتەک مەلا مۆتەبەرەکەن جافە قسە بکاتن چی بێت بالوی شار وە شار بگەێت مەگیلیم خۆ ئیرمانان لە جیای یاران چوتەکە لێرە مەکوشن پێی ئاین کوردان نەوزەر ئەمە جاریاتە ئەمە جاریاتە ئەمە هینە ئینشانە ئەمە ساولیانە کردێسە هینە ئەم جاریاتە بۆ هینە ئەمە لە هینە هاولیانە سەناو خڵامەکان لە شانامە کوردەکان لە شانامە ئەوستا لەسەر ئەمامە مزەخرفاتە بەڕێز ئەمانە مزەخرفاتە تو چیتەسن مەولا پیشتخەوت فریشتە خۆپاندوە ئەمە ئەو تاسرا چوونەتی خۆقان جان دەڕوانگە ئاینە ئەبراهیمیەکان ئەمە مزەخرفات ئەمە بۆ ئیسلامیزەکردن ئەم میراتە گەورەیە باوە یار هەفتەن و ئەمانە حوسێن بۆ سوکر ئەمە چی بۆ شیعزەکردن بەڕێزەکانم ئەم مزەخرفاتێکی تەواوە ئەمە یادگار ئەم هینە زڵازڵاڵە مزەخرفاتە هیچ بنەمایەکی نییە ئەمە دەتوانین قسە لەسەری هیچ باوەڕە قسەکان فەرمونون هەر شەرێکتان دەتوانین بێن فەرموتە قسەی بە بەڵگە و بە ئارگومنتێکی زانستی بەڕشێک ڕەوشی بە شیوازێکی زانستی کوی زەمان یادگارن کوی زەمان چاگە قوڵامان جەردین چلامان نامەز بێستا بشاموی بگە ئەمە مزەخرفە بەخاتر چی بەخاترەوە کاکەم ئەبراهیم بێکە کە ئەبراهیم چە بێت چ ئەبراهیم باشتار بێتن لە ئەم میراتە خۆ ئەبراهیم چۆن دەتوانێت هین بێتن بنیامین بەستڵا زەرتشت بێت و ئەبراهیمی زەرتشت هەر دوونەکەیی لەو ڕوانگە مەسەفی مەسخەرەسە ئەمە جعلیاتە خۆ تو چۆن دەتوانیت دوو کەسی کرد ئەبراهیم کێ زەرتشت بنیام زەرتشتە لێرە کاکەم زەرتشت بیکە باوەیار وەتو کاکەیکی کیە ئەبراهیم کاکەم ئەبراهیم دوون زەرتشت دوون دوون ئاما چە ئەرواش نەگەشت مێدان خواجە پیر ڕاستکو وەسە مێدان خواجان زەرتشت پەیدا بی وە فەرمان شام ئەوساش ئەوە پەری خاصوە ئەسەن فەرمانشا زەرتشت ئەگە بسەی لە بوار مەسە بگرێ بە فەرمان خاوەنکار بێشا یە مقام زاری یە مقام سیاسیە هەتی گەیشتن ئەمیچە فرست مشکڵە فرست نینە دشوارە زەرتشت پەیدا بی بە فەرمان خاوەنکار ئەگەر بتوایت ئەو بە فەرمان ئەهوڕامەزدا هین بی ئەم جالیاتە بەخاتر سەفیزادەی بورەکی و سولتانی و مەجموعەی ئەم نووسرە ئەم میراتیانە خەریک بێت لە هینێکی ئیسلامی ئیرانیە بهین بکەن یەک پارچەوە بکەن کە بێتە هەویەتێکی ئیرانی ئیسلامی کە ئیسلام وەکو کوڵەکەیەکی ئیرانیەت ملت تێرە ناسنامەی ملت ئەمانە سیاسیە هەرحاڵ ئەمەم دێکوڵینەوە زۆر خام بوو کاتەکە زۆر چوو بەداخەوە 2 ساعت و وردێکە سەرچاوەکان سدیق پورەکەی و نازانم تاهەری و فەلەکەدین و هەردەوێت و ئەمانە من هەمووی سەیرم کرد و چتیان زانیاریکی تازەی بنەمەدارێتێ تەیب تاریخ و هیچی پێ نییە سەرنجامەکە من ڕۆژەی حتمما لە چەند بەرنامەیەکە چمە سەری
هەشتا نازم هەفتا هەشتا دەستەی جاریگات چی پێ نییە دکتر گوڵمایمان مرادی شەڕمان کرد لەسەر ئەم بیر و باوەڕیەکە هیچی تەنیا ناوەکەی تاریخ و فەلسفە هیچ ناوەڕووکی هەورامی نامی چەند کتابێکی دەخۆن بەڕێزە هەموو دنیا داوەستدەن یەک و تەنیا بە حکم ئەوەی کە هەورامی ێزان ئیتر لە بار فەلسەفی و هەڵسەنگانەی بۆ نەکرد لە بار زانستی و هەڵسەنگانەی بۆ نەکرد هیوادارم مەبەستەکان پێیان دڵۆم بەڕێز فەهەمی کاکەیی هیچی تازێکی پێ نەبووە هەرو شتێکی کردی گەران نووسیانە ئەوی تکرارە وەکردن ئیتر دەواازەی بۆ ناسینی ئاینی ئەسان هیچ کونامیشکێکی واز نەکردوەسن بۆ هیچ ئاینێک و بۆ هیچ بابەتی تازە و هیچ زانیاریکی تازە ئەخە بۆ ئەو ناوە بەسڵە ئەم ئەنوانە ئەم تایتڵە قیلێ بۆ درستی دەواازەی بۆ ناسینی ئاینی ئەسان هیچ پێ خۆت هیچ بنەما و کوڵەیەکێکی مەفهومێکی بە درستی نازانی ئەخە بۆ دەنووسی شتێکی تازە پێ نییە ناتوانانی سەرچۆوەکانت بخی لەژێر ڕەخمە کەڵامەکان ناناسی جار لە ئەسڵ ناکی تۆ بۆ ئەنووسن بۆ کارەکان خراپترۆکەین خۆڵە ئەم جاریاتە نووسین ئەمە مخینی هەو لەجێر هەرە و کاکەیە وەکو جاران لەجێر ناوی ئالا لەجێر ناو تایفە لەجێر ئەو ناوەکان بۆ ناو یارستانی چراوەکەی مەفهومە ئیتر ناوە ئیمە گەوجیمان کردمانە ناو کومەڵدا کە دواتر یەواش یەواش کردیانە ناو ئاینی چن یاری یارستان نازانم گاو یاری خەرمان یاری بار یاری ئاین یارستان ئاین کوردان ئاین گوران ئەمانە منزلگا گو مێدان چەوگان نازانم هەموو ئەمانە مەفهومن بۆ گەیاندن مەبەست منزور فکری فەلسەفی نا مەذهبی ئەمانە لە جیهانێکی یەکپارچەیە ماناپیاکە ناکرێت ئەم مەفهومانە بێریتن بەم شێوەیە مامەڵە دەستەکێت تر هیوادارم بەڕێزێت کاکی وازبارن لەم تاولکاریە تیمە مەجبورین بەڕێزان بەسەر خۆتان هیچ بنەمایەکی مەسەبیتان بۆ نامینێتن هەموویە کەمە گاڵتەجار چون هیچ بەڵگەیەکتان نییە هیچ بەڵگەیەک نییە کە ئەمە ئاینە خۆ دڵتان خۆشە بکەن ئاین یارە ئاین تاکەی خۆ بۆ ناوە لە هینە بکەن مێنە زکیمە حەق ئیمە پامال مەکەن ئەمە حەق ئەمە من حەقی بەسڵا فکری خۆم لەسەر ئەم بەرهەمانە هەست لەسەر شارستانیەتە یارستان لەسەر کۆمەلگا یارستان لەسەر یارستان بەم خوێندنەوەی تازە ئیتر ئەوایکی لە بورەکەی چۆسەکار لە ناو بەرەمەکان نووسراوەکان سوپانی چۆسەکار نازانم نور ئەلایی بردێسەکار ئەوانە هیچ ئێتبارێکیان قورساییکیان نەبووە تەنیا وەکو وشەیەک چۆسەکار وەکو ناوێکی جێ گرنگی نەبووە کە بێتە ناسنامە وەکو ناسنامە چاوی لێ ئەوە من بووم کە ئێتبار ناسنامەیی پێیاندا لە ڕوانگەیەکی ناسنامەیی و ئەمانم زلووەک هیوای سلامەتی و سەرکەوتن بۆ هەموو لای